ئەم کاتان باش من ڕێبینی ڕحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون هەروەها سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لا تەوەری یەکەمدا ئەمڕۆ ڕۆژی جیهانی توانای گەنجانە لە سەرتاسەری جیهاندا بەو بۆنەیەوە ساڵانی ڕابردوو چەند کارێک و چەند چالاکێکی جیاواز دەکرا بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆڤید-19 تەنها یونسکۆ بۆ خۆی کۆنگرەیەکی ساز کردو دواتە قسە لەسەر و کۆنگرە و تواناکانی گەنجان دەکەین. هەروەها ئەم ساڵیش بە تایبەت نەتەوەیەگرتوەکان دوو تەوەری سەرەکی داناوە کە گفتوگۆی لەسەر دەکات. تەوەری یەکەمیان قسەکردن دەبێت لەسەر ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان و تەوەری دووەمیش گرنگیدان بە فێرکردن و ڕاهێنانی پیشەیی بۆ ئەوەی کە گەنجەکان فێری پیشەیەک بکرێن و ببنە خاوەنی کاری خۆیان. لا تەوەری دوای بەرنامەکەشماندا بەس لە ئەزمموی شعری پێشمەرگەیەکی دێرین و مامۆسایەکی زانکۆی کۆیە دەکەین کە بۆ خۆی چەند شعرێکی هەیە وەها دوو کتێبیشی هەیە لەسەر بەرهەمە شعریەکان بەرهەمەکانی هونەرمەندی کۆچکردو حەمەجەزا هەروەها بە تێروتەسەلی باسی لە سرودی نیشتیمانی هەروەها هونەری بەرگری کردووە کە ئێستا وردە وردە لای خۆمان بە شێوەیەکی گشتی کاڵ بۆتەوە پەیوەندی بە بابەتەکان پەیوەندی بەوە هەیە کە ئێستا لەم حاڵەتەی ئێستادا خەڵک ئینتیمای نیشتیمانی نەماوە لای شاعیر و لای نووسەر و هونەرمەندەکان یان بابەتەکە دیوێکی دیکەی هەیە گفتوگۆ لەسەر و بابەتانە دەکەین لەگەڵ ئەو شاعیرەوە لە تەوەری سێم بەرنامەکەشماندا باس لە ئەزمموی ژنێک یا ژنێکی هەرێمی کوردستان دەکەین کە بۆ خۆی یاری لە جوانی بەسکردنەوەی قورسایش دەکات و هەروەها لەگەڵ سێ ژنی دیکە لە سەرتاسەری عێراقدا تەنها ژنن کە ڕاهێنەری کە دادوەری یاری لەش جوانین لە چەند پاڵەوانێتێکدا وەکو دادوەر بەشداریان کردووە لە هەرێمی کوردستان سێ کەسن و لە بەغداش کەسێکی دیکەیان لەگەڵایە باس لە ئەزممونەکانی دەکەین. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت و گوتمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ڕۆژی جیهانی توانەکانی گەنجان لە سەرتاسەری جیهاندا بەهۆی کاریگەری کۆڤید-19 لە سەدا هەفتای پرۆسەی فێرکردن و ڕاهێنان و پیشەکان لە خوێندنگاکان داخراون ئێستا کە گرفتێکی گەورەی دروست کردووە بۆ پیشە و بۆ خوێندنیش. پێش کۆڤید-19 بێکاری لە نێو گەنجانی تەمەەن 15 تاوەکو 24 ساڵ سێ هەندێک ئەو کەسانە بووە کە لەوان گەورەترن تەمەنەکان لەوان زیاترە. یەکێک لە گرفتە گەورەکان کە ئەم ساڵ لە تەوەیەگرتووەکان لە ڕۆژی جیهانی توانەکانی گەنجاندا گفتوگۆی لەسەر دەکات گرفتی نەبوونی هەلی کارە یاخود بێکاریە لە نێو گەنجاندا. لە نێوان 6 مانگ تاوەکو 14 ئەم مانگە یونسکۆ کۆنگرەیەکی لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئۆنلاینەوە ساز کرد بە بەشداری چەندین گەنج لە سەرتاسەری جیهاندا گفتوگۆی سەرەکیان لەسەر ئەو بابەتە بوو کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەوڵ بدەن 473 ملیۆن هەلی کار لە ماوەی 10 ساڵی داهاتوودا بۆ گەنجان بڕەخسێنن. 73 ملیۆن گەنج لە سەرتاسەری جیهاندا بێکارن. هەموو ساڵێک 40 ملیۆن گەنج دەگاتەوە قۆناغی کە پێویستی بە کارێکە بێ بۆی بژێوی ژیانی خۆی پێ بەڕێ بکات. بەڵام گرفتە گەورەکە لەوایە چ لە گەنجان و چ لە ئەوانەی کە تەمەنێکی زیاتریان هەیە 1.44 ملیار کەس لە سەرتاسەری جیهاندا دڵنیا نین لە کارەکەیان. نەتەوەیەگرتوەکان ئامانجیانە لە ساڵی 2013 ڕۆڵێکی لە ساڵی 2030 تاوەکو 2030 چەندین سنتەری ڕاهێنان و فێرکردنی پیشەیی بۆ گەنجان بکرێتەوە. لە 5 گەنج لە سەرتاسەری جیهاندا گەنجێکیان بێکارە یاخود بێبەشە لەوەی کە خوێندن بخوێنێت یان فێری پیشەیەک ببێ. لە ناو 5 گەنجی کارکەریشدا دوان لەو گەنجانە داهاتی ڕۆژانەیان کەمترە لە $3.10. ڕێژەی بێکاری لە عێراق و هەرێمی کوردستان تا ئەوکێسە داتایەکی تەواو نییە لە نێو گەنجاندا بەڵام باستەوە دەکرێت کە ڕێژەکە لە 15%. بەڵام ئەگەر سەیری بکەی بە تایبەتی لەم چەند ساڵی کۆتاییدا کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان زۆر بووە و هەلیکار کەم بووە بە بۆنی شەڕی داعش و قەیرانی دارایی ئێستا قەیرانی کۆڤید-19 ڕێژەکە زیاتر بووە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە میوانداری هەرێکە لاوەڕێزان نزار ژاژڵەیی بەڕێوەبەری لاوانی پارێزگای سلێمانی و ڕاستان کامەرامان کردووە وەکو لاوێک و خوێنکارێکی بەهرەمە بەخێربێن سوپاس. ڕاستان سەرتا تۆ دەست پێکەم گرفتەکانی گەنجان ئێستا نەتەوەیەگرتوەکان خۆی بۆ خۆی باسیەکات کە گرفتە سەرەکیەکان نەبوونی بێکاریە و کارە بۆ ئەوە کاتکاری کار بۆ گەنجان بڕەخسێنرێ. لەناو هەرێمی کوردستان گرفتەکانی گەنجان جگە لە بێکاری چ گرفتێکی دیکەتان هەیە و دەتوانانی قسەش لەسەر بێکاری بکەیت. سەرتا ساز بۆ جەناب و ساز بۆ کەناڵەکەش و سڵاوم بۆ گەنجانی کوردستانیش هەیە و ئەگەر بینە سەرەوەی کە گەنج لە کوردستانە چه گرفتێکی هەیە وەگەوەی کە بتوانێت دەست بەکار بێ یان بزنسێکی بۆ خۆی هەبێ کۆمەڵە گرفت هەیە کە ناتوانین هەمووی بگەڕێنینەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان
پێویستە گەنج لە زۆر ڕۆپشت بەخۆی بەستێ پێویستە خێزانی گەنجەکە زۆر هاوکاری بن ئەو گرفتانی کە لە کوردستانە زۆر دیارن ئەوانن کە هەلی کار و فراوانی بواری کار بۆ گەنج نەڕەخساوە کۆمەڵێ بواری دیاریکراو هەیە کە گەنجتیایە کۆبۆتەوە و چۆنڵی شتەکە وەکو تەقلیدیەکی لێ هاتووە بزنس و کارکردن لە هەموو وڵاتێکە پێویستە کرێتیڤیتێکی تیاابێ پێویستە داهێنەریەکی تیاابێت تا کارەکەت جیاواز بێت و تا بزنسەکەت سەرکەوتوتر بێ من پێم وایە لێرە خاڵی یەکەم کە بۆتە گرفت بۆ ئەوەی کە گەنج کاری دەست بکەوێ ئەوەیە کە بواری جیاواز و بوو هەمە بوار نەڕەخساوە زۆر بواری زۆر نەڕەخساوە بۆ گەنج تا بتوانێت کاری تیا بکات تا بتوانێت داهێنانی تیا بکە چکە هیچ مرۆڤێک وەکو مرۆڤێکی تر نییە هەر مرۆڤێ لە بەهرە و لە توانایەکە شارەزایە کەواتە ئێمە پێویستە ئەمە بزانین کە پێویستە بواری جیاوازمان هەبێ پێویستە چۆنەڵی هەلی کارەکە هەر هەیە تا بواری جیاوازەکەش هەبێ لە هەلی کارەکە ناتوانم بڵێم نییە بەتەکیید هەلی کار هەیە بەڵام لە ڕووی بە گەنجی داهێنەر و جیاواز هەیە بەتەکی جگە لەوەش پێویستی لەوەیە کە بوارەکان تەشەنە بکە گەورەتر ببێ ناکرێ مەسەن وەکوتم لە چەند بوارێکی دیاریکراوە گەنج کۆ بێتەوە وەکوتم یەکێک لە هەرە گرفتە گەورەکان ئەوەیە کە بواری جیاواز زۆر نییە چەند بوارێکی دیاریکراو هەیە و هەروەها گرفتێکی کە ئەوەیە کە بڵێ مەسەن خێزانەکە نتوانێت پاڵپشتی گەنجەکە بکە کە ئەو بەشێکە حەزی لێتی یان ئەو بزنسێکە ئاواتی پێوەخوازێ لەویا کار بکە ضرورە کە خێزان مەسەن ئەولویاتی یەکەمە بۆ ئەو گەنجەکە لە کاری خۆیاندا بمەزرێ بۆیە زۆر ضرورە کە خێزان دایک باوک خۆشک برا پاڵپشتی ئەم گەنجە بکەن بۆ ئەوەی کە بگاتە ئەو شوێنەی کە خۆی ئارەزویەتی دەکەڕێمە بۆ لات قسە زیاتر لەسەرەوەکەین بۆچی گەنجەکان داهێنەری گەنجی داهێنەری گەورەمان یانی هەندێک داهێنانمان هەیە داهێنەکان بچووکن زیاتر لە ئاستی لۆکاڵین داهێنەری گەورە لە نێو گەنجانی کووردا دەگمانە زۆر کەمە قسە لەسەر و بابەتەکەی کاک نزار وەکو بەڕێوەبەرەتی لاوان ئێوە چ کارێکتان بۆ گەنجان کردووە بە تایبەتی کە ئەمڕۆ ڕۆژی پەرەپێدانی تواناکانی گەنجانە چیتان کردووە لەو بوارەدا کە گەنجێکە گەر توانایەکی هەبێت ئێوە هاوکاری بکەن و دەستگرۆیی بکەن سەرەتا سوپاس بۆ ئێوەی هاوکاری خۆشەویستم بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە لەم ڕۆژەدا وەزارەتی ڕۆشنبیری یەکێک لە بەڕێوەبەرایەتیەکانی بەڕێوەبەرایەتی لاوانی سلەیمانیە و دیارە ئەم بەڕێوەبەرایەتیە لە هەولێریش بە هەمان شێوە هەیە و لە دۆهۆکیش هەمووی بەڕێوەبەرایەتیەکی گشتیمان هەیە کە لە پارێزگای هەولێرە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پارێزگای لاوانی پارێزگای سلەیمانی کۆمەڵێک ناوەندمان هەیە بە تەنها بەڕێوەبەرایەتی لاوان نییە ئەم ناوەندانە ناوەندی وەرزش و لاوانن ئەم ناوەندانە دابەش بوون بەسەر قەزا و ناحەکانی سلێمانی و دەوروبەریە لە ڕانیە و قەڵات زێ و دەربەنی خان و شۆڕش و شارە زور و چواردە ناوەندن کۆی لە ناوشاری ناوەندمان هەیە ئەم تەفاسیلەم بۆ باس کرد ئێمە زۆربەی چالاکیەکانمان کە یکەین ئەو کارانی کە یکەین بۆ گەنجان لە ڕێگەی ئەم ناوەندانەوەیە و بە هاوکاری ئێمە و وەزائیدەن بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی لاوان و دواتیش وەزارەت ئەو کارانی کە ئێمە یکەین زیاتر زۆربەی خۆی لە چالاکیە ئەبینێتەوە بۆ ئەو گەنجانی کە بەهرەمەندن خۆیان بەهرەیەکیان هەیە شوێنێک نییە ڕێگەیەک نییە تیا بتوانن ئەم کارە بکەن و زۆر جار پێویستی بە بودجەیەکە پێویستی بە لایەنێکە هاوکاریان بکە ئێمە پشتیوانیانەکەین بەداخەوە ئێستا توانین بڵین لە ئێستاە بەهۆی ئەم بار و زروفەی کە هەیە چ کەرنتینە چ ڤایرۆسی کۆرۆناوە لە هەمان کاتیشە لە هەمووی خراپتر کێشەی دارایی یەکە حکوومەتی یاریمی گرتوۆ ئێمەش بەشێکی لەوە کە ناتوانین پارە بۆ زۆرێک لەو کار و چالاکیانە سەرفکەین بەڵام ئەوەی کە لە ڕابردووە کردومانە تا پێش بوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە کە ئێمە هەموو ئەو گەنجانەی کە بیانەوە کارێک بکەن خۆیان نتوانن لە ڕێگەی ئێمەوە دەتوانین کارەکانیان بۆ ئەنجام بدەین چه هونەری بێ چه ڕۆشنبیری بێ یاخود بێ چالاکیێکی تەندروستی بکە یان مۆسیقی ئەمانە بەشێکی ئەو کارانن کە ئێمە بۆ گەنجانێکین بە هەردوو ڕەگەزەکەی نێر و مێش ئەمانە وەکو چالاکی ئەوەی کەوت بەڵام لە پاڵ ئەوەشە لە هەندێک لە ناوەندەکانمانە و پێشتریش لە ناو بەڕێوەبەرایەتیشە خول ئەەکەینەوە خولەکان خولی کاتیە زیاتر خولی هاوینەیە دەتوانین بڵین ئەو کاتانی کە گەنجەکان بێ ئیشە بن یان خوێندن تەواو بێ پرۆسی خوێندن ئەو دووسێ مانگە بۆ ئەوەی بتوانێت خۆی لە ئەو بواری کە هەیەی خۆی تیا ببینێتەوە پەری پێ بە یاخود بە دیوێکی ترا هەر لە هەر مەجالێکی ترا بێ بتوانێت لە ڕێگەی ئەو خولانی ئێمەوە پەرە بە توانایەکی خۆی بدا بۆ ئەوەی لە داهاتووە کە لە خوێندن تاویان هەندێک جار ڕەنگە هەندێک کەسە بێ بە تایبەتی خولە پیشەیەکانمان یان خولە وەرزشیەکانمان
هەندێک خوێندکار کە لە کاتی پرۆسی خوێندنی شابێت سوود لەو خولانەی ئێمە دەبینێ. ئێستا ساڵ هیچ خولێکتان کردوەوە ئەگەر ئۆنلاینیش بێت؟ بەڵێ تا ئێستا بەداخۆ نەمانتوانیوە خۆی بۆ خۆشی لە مانگی سێوە تاوەکو ئێستا نزیکی 3 مانگ زیاتر هەر قەدەغەی هاتوو چۆ و داخستنی دەرگای فەرمانگە حکومیەکان و ئەمانش خۆی بۆ خۆی کارەساتی کترە بەڕاستی کە تۆ دەستت ئەبەستێ و زائیدە نەبوونی بودجەش ئەمە ژوای کردووە. بەڵام لە هەمان کاتە ئێمە بەرنامەی خۆمان دانەوە بۆ ئیمساڵ کە ئەگەر لە کۆتایی ساڵی شابێ بتوانین چەند مانگێکیش بێ هەندێک لەو خولانە بکەینەوە بە تایبەتی من خۆم لە بەڕێوەبەرایەتی وەکو ڕاگەیاندکارێکیش زۆر پێم باش بوو کە زۆر گەنجی ئێمە ئێستا حەزی لە بواری ڕاگەیاندنە کە خولێکی ڕاگەیاندن بکەینەوە تەوان ئەو خولانی ئێمە ژێکەینەوە بۆ زانیاری بەڕێزی شت و بۆ زانیاری بینەرانیش هەمووی بەبێ پارەیە، ینی هیچی ئەوە نییە ئەو کەسانی کە بەشدارە بن لە خولەکانە هیچ بڕەپارەیەک نایەن جگە لەوە پێداویستی وەرەقە و قەڵەم و ئاو و ئەوەی کە پێویست بێ ئەوەشیان بۆ دابینەکەین. مامۆستاکانیش زۆر کات ئێمە خۆمان ئەگەر هەمان بێ هاوکاریەکیان بکەین ئەگەر نەش بێ هەندێک لەو مامۆستانە ئەوانی شەر بەخۆ بە خشکارەکەکەن. بۆیە ئەو بەرنامەمان هەیە بەو هیواین کە ئەم ڤایرۆسە و وەزعی دارایی کوردستان باش بێ و ڤایرۆسەکە نامێنێ و بتوانین وەکو پێشتر بە شێوەیەکی ئاسایی بتوانین خزمەتی گەنجان بکەین. ڕاستان بەڕێوەبەرایەتی لاوان هەیە ئەوە تا دەڵێن ئێمە خولەکەینەوە خولەکانیش ینی سەرچاوەیەکن بۆ پەرەپێدانی تواناکانی لامان. ئێوەی گەنجان چاوەڕێی زیاتر لە حکوومەت یاریمی کوردستانەکەن تەنهاکردنەوەی خول کیفایەتە بۆ ئێوە چی دیکەتان دەوێت بەهۆکان کاتە ئەو پرسیارش وەڵام بیتەوە بۆ خۆت گوتت ینی ئێستا لەوانەیە دەرچووی زانکۆمان هەبێت 100 کەسمان هەبێت لە یەک بەشابێ ئەم 100 کەسە ئایا بۆ نمونە حکوومەت ئێستا دامەزاندن نەماوە خۆی هەرگیری خواردوو بە دەستێوانی کە هەیە لە ناو کۆمپانیا هەلیەکانی شاوکو خۆت گوتت دەبێت داهێنانێکە بێ ئەبێ ئەم گەنجانە لەسەر خۆیان نییە کە بتوانن پەرە بە توانەکانیان بن دووس کەسیان سێ کەسیان لە گەنجەکانی دیکە جیاواز بن بۆی کۆمپانیا کەسێک دەرفەتی کاریان بۆ بەسێنێ. بەڵێ من پێم وایە حکوومەت کاری تەواوی خۆی کردووە بەڵام زۆر شتی تریشەیە کە ئەتوانێت حکوومەت بیکە بۆی کە پاڵپشتێکی تەواوی گەنجەکان بکە. ئێمە گەنج بتێتونەتەوێت لە حاڵەتێکی دەرونیە ینی جێگیرانیە پێویستی بە کۆمەڵە هاوکاریە پێویستی بە دەستگرتنە. بۆیە من ئەڵێم کە حکوومەت چیتری پێ بکرێ ئەوەیە کە مەسەرەن بتوانێت چۆنەڵی خۆیان بە دوای بەهری گەنجەکەی بگەڕێن وەک لە وڵاتانایی بینین من خۆم لە وڵاتی ئەڵمانیا بووم و شارەزاییشم هەیە کە ئەزانم ئەو مامۆسایانە چۆن بە دوای خولیا و بەهرەی ئەو خوێندکارەیە ئاگەڕێن مەسەرەن کە دەورەیەکەکەنەوە بۆ نمونە شتێکەکەنەوە پێشبڕکێکەکەنەوە هەوڵێن ئەو خوێندکارانە هەڵبژێن کە حەزیان لەو بوارەیە پاشان کە ئەو خوێندکارانیان هەڵبژار بە دوواداچوون لەسەر خوێندکارەکەن کە بینن مەسەرەن فلانە خوێندکار دەنگی خۆشە فلانە خوێندکار مەسەرەن لە ڕاضەیە باشە فلانە خوێندکار بۆ نمونە ئەمە لە ناوەندەکانی خوێندن یا سنتەری تایبەت هەیە بە پەرە لە ناوەندەکانی خوێندن کە ئەمە زۆر شتێکی بڵین جەنەراڵە زۆر بڵین ئامیشە و لە ناوەندە ببورە ناوەندە خوێندنەکانیشە هەیە و چۆن بڵین مامۆساکان خۆی بە دوای بەهرەی ئەو خوێندکارەیە ئاگەڕێ پاشان کە مامۆساکە بە دوای بەهرەی خوێندکارەکەی ئاگەڕا هەوڵێن چۆنەڵی دەورەیەک سنتەرێک شوێنە بدۆزنەوە بۆ خوێندکارە تاتوانێت پەرە بابوو بەهرەی زیاتر و بەرەو پێشی با بۆیە من ئەوەی کە پێم وابێت چی بتوانێت هاوکاری گەنجەکان بکە ئەوەیە کە هەوڵ بند بە دوای بەهرەکانی بگەڕێن زۆر کات گەنج ناتوانێت ئەو بەهرەی لە خۆی بدۆزێتەوە چونکە بوارێک نەبووە کات تا بتوانێت خۆی تیا بدۆزێتەوە بۆیە جگە لەکردنەوەی دەورە خول بکرێتەوە بۆ مامۆساکان کە بتوانن لایەنی دەرونی ئەو خوێندکارە بدۆزنەوە بەڕای منەوە زۆر زەرورە مەسەرەن چۆن بزانن کە ئەم خوێندکارە چه بەهرەیەکی تایە بە شێوازی قسەکردنیە بە شێوازی ڕەفتارکردنیە ینی کۆمەڵ شت هەیە کە ئەتوانێت لە هەموو دنیا بابەتێک هەیە پیشەوە سەڵتیەکانی پێوترێت ئەوانەی کە فێری پیشەیەک دەکەن بۆ ئەوەی کە تۆ چاوەڕێی نە کۆمپانیایەک بکەین نە چاوەڕێ حکومت بکەیت دامەرزێنێت تۆ خۆت بی بە خاوەنی بزنسێکی خۆ لە دوکانێکی بچووکەوە گەر دەست پێ بکەیت دارتاشی بێ ئاسنگەری بێ ئەلیکترۆناتی بێ هەر بابەتێک بێ لەمانە فێر بکرێ هەستەکەی لە ناوەرێمی کوردستان وەکو گەنجێک گرنگی بەم بابەتانە درا بێ خەڵک فێری پیشە بکرێت باڵێ من پێم وایە تا ڕادەیەک هەیە ناڵم نییە هەیە و ئەمەلێکی باشیش هەیە بەڵام زۆر کات پێویستە ئەو گەنجە خۆی هەوڵ بە ینی ڕەنگ ئێسێمە باسی ئەم مۆزوعاکەی ناکرێت تەنها هەر جوابی ئەوشم بیتەوە لەگەڵیا داهێنانی گەنجەکان نەبوونی داهێنانمان گرفت نییە لەوایە کە تۆ بۆ نمونە کۆمپانیایەک 100 دەرچوو هەیە لە زانکۆیەکە ئەم 100 دەرچۆ ناتوانانی استیعابی هەمویان کات دەبێ بۆ نمونە تۆ شتێکت هەبێت جیاوازبی لە برادەرەکان ئەم گەشە پێدانی خودا لە ناو گەنجەکانی خۆمانە هەیە بەڵێ
گەشە پێدانی خۆ وەکو وتم گەنج پێویستی بە دەستگرتنە وەکو وتم یەکەم بڵین یەکەم ڕێڕە و یەکەم شوێن بۆ گەنجکە یەکەم شت کە شوێن بۆ گەنج خۆشکە ئەوەی کە خێزانەکەی پێویستە لە هەموو ڕۆیەکەوە پاڵپشتی بکەن و لە ڕووی داهێنان و لە ڕووی ئەوەی کە گەنج بتوانێت لەو بوارەی کە حەزی لێی داهێنان بکە ئێمە نمونی زۆر باشمان هەیە کەواتە ئەمە ئەوە گەیەنێکە بەڕاستی گەنجی کورد دەتوانێت داهێنان بکە ئێمە کۆلێژی ئەزمەرمان هەیە بۆ بەهرەداران کۆمەڵی خوێنگی کەمان هەیە کە خۆم لە خوێنگای خوێنم ئاگادارم کە ساڵانە بەحسی علمیە کرێ لە ڕێم بەحسانەوە داهێنان هەبووە کاری زۆر باش هەبووە ینی کۆمەڵێک کار هەبووە کە ئێستا خوێنکاری زانکۆکانی ئەو داهێنانانەی بۆ نمونە خۆتان لە کۆلێژی ئەزمەر بۆ بارەداران تۆ خوێنکاری ئەوێت ئەو داهێنانەی کەتان بووە چین تاوان حکومیشە کۆلێژی ئەزمەر بۆ بەرەداران ناحکومی نییە بۆ ئەوەی خەڵک بە ناوەکە تێنەکەوێ خوێندنگایکی پۆلی حەوت تاوەکو دوانزەیە بەڵام و خوێنکارانەی کە زیرەکەن بەهرەدارن لەو خوێندنگای کۆکراونەوە ئەو داهێنانە چینکەوە هەتان بوو چی بوو پێویستیانی بۆتان بکرێ بۆ ئەوەی کەمە بکەن بە کردارەکی لە ناو خوێندنگاکە بەڵام بۆتان نەکراوە پێشەوەی باسی ئەو بکەم نمونەیەکی زۆر بە خێرایی بۆی بچوومە لای کاکنزار کاتەکە دابش بکەم بڵین وەکو داهێنان ئەوەی کە لە کۆلێژی ئەزمەرا هەبوو بێ ئێمە گۆچان ئیلکترۆنی هەبووە کامەیەکێک بوو لە داهێنانە زۆر جوانەکان کە کەسی نابینا توانێت لە ڕێەوە پێشی خۆی ببینی لە ڕێی ئامێرێکی دەنگیەوە ئەوە یەکێک بوو لە داهێنانەکان بۆی زۆر لە سەری ڕووداهێنانی دیش باسکەم بۆ نمونە ساڵی پار لە کۆنفرانسە زانستیەکانە کە لە بەهرەداران کراوە کۆمەڵە باسی زۆر جوان هەبوو لەوانە فەحسکردنی خوێنی هاوڵاتی کورد کە بڵین نۆرمالێک دۆزێتەوە بزان زۆربەی کورد بڵین چ جۆرە خوێنێکن بۆ نەمەش بەحسێکی زۆر جوانە کاتوانرێت لەلایەن پزیشکەکان و سوودی لێوەربگیرێ و کۆمەڵە بەحسی ترمان هەبوو مەسەرەن لەلایەنە جیۆلۆجیەکان لایەنە فیزیایەکان کە دابش بوون بەسەر بابەتە عیلمیەکانە و بەحسی زۆر جوان و ڕێکپێک لە بەشی زۆری وڵاتان سنتەری پەرەپێدانی تواناکانی لاوان هەیە یان بەهرەدارەکان هەیە بەداخەوە لێرەمی کوردستان تاوەکو ئێستا و بابەتە نییە ئەگەر گەنجێکمان هەبێ بەهرەیەکی هەبێ توانایکی هەبێ داهێنانێکی هەبێ سنتەرێک نییە وەکو ئەوەی کە ڕاستان باسی کرد لە ناوەندەکانی خوێندنی شاوەمان نییە دەستگرۆی ئەم کەسە داهێنەرە بکرێت بۆ ئەوەی کە هاوکاری بیت یان کەسانی پسپۆر کۆمەڵێک ڕێنمایی پێشکەشکن بۆی داهێنانەکانی وردە وردە گەشە پێ بدات ئێوە وەکو بەڕێوەبەراتی لاوان بابەتەکە تار پەیوەندی بە لاوانەوە هەیە بۆ هەوڵتان نایەوە ئەم فەراغانە پڕ بکەنەوە ئێمە هەوڵمان داوە ڕەنگە ساڵانی ڕابردوو باشتیش بوو بێ ئیمساڵ بەداخەوە دەست بەسراوی نەرچەنە لە دوای دەست بەکاربوونی کابینەی حکوومەت و دەست بەکاربوونی بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیری کاک حەمەد حەمەساید هەموو پشتیوانیەکی بۆ ئێمە دووپات کردوێتەوە من یەک ئامارەت بۆ ئەخوێنمەوە بە خێرایی کە ئێمە بەس تەنها لە ماوەی ساڵی 2019دا 644 چالاکیمان کردووە ئەم چالاکیانە کێ بەشدار بوون هەموو ئەو گەنجە بەهرەمەندانە بەشدار بوون تایەکە کە بە ڕێزە باسیەکەی یان ئەوانەی کە خۆیان توانایەکیان هەبووە لە سنتەرێکا بوون یاخود خۆی مۆسیقیەک بووە یان ڕۆشنبیرێک بووە ئەمانە ئێمە توانیمانە لەو چالاکیانەیە بەشداریان پێ بکەین و هەموو تێچووی ئەو چالاکیانەی ئەوانیش ئێمە لە ئەستۆمان گرتووە لە هەموو ئەم چالاکیانەیە نزیکی زیاد لە 7هزار کەس کە بەس لە سلەیمانی و دەوروبەری سنووری پارێزگای سلەیمانی بێگومان بە قەزا و ناحەکانیشەوە چکە ئەو ئاماری باسم کرد هی ناوەندەکانە هەمووی کۆی ناوەندەکان زاید ئەمانە ئەمە مۆزەفی خۆمان نەیکردەوە فەرمانبەری خۆمان نەیکردو بەشێکی زۆری ئەو گەنجانن کە بە ڕێزە باسیەکەی کە هەن خۆیان لە دەرەوەی فەرمانگە حکوومەتەکان داهێنانەکان بوو ئێستا بۆ خوێندکارانی کۆلێژی ئەزمەر بۆ بارەداران ینی گۆچانی ئەلکترۆنیان دروست کردووە لە وڵاتانی دەرەوە بە $600 و $500 دەکرێت لای ئەمان ئەم خوێندکارە کە دروستی کردووە بە $30 دروست دەکرێت کەسێکی بۆ بەرهێنەر بێ دەستی ئەمە بگرێ هەم دەبێ بە داهێنانەیەک هەم بۆ ئەوەی کە بڵاوی شەبێتەوە بە دەرخێکی هەرزانتر بۆ نابیناکانەکرێت کەسیان هەبووە بۆ ڕۆبهەناری دروست کردو جیا لەمە شێوازە تەقلیدی کە دروست دەکرێت لە شێوازی پەستان و هەندێک بابەتی دیکەم هەم ڕەنگەکەی جوانتر بووە هەم تامەکەی خۆشتر بوو هەم تێچووەکەشی کەمتر بووە بەڵام پێویستی بە دەستگرۆییە بۆ ئەوەی کە ئەوە بوارەی بخاتە پراکتیکی لە ترافیکە داهێنانیان هەبووە بۆ دروستکردنی ناوچەی کوێر بە لەیزەر دروستیان کردو کۆمەڵێک داهێنانی گەورە بۆ ئەوەی کە من کەسێک نییە دەستگرۆی ئەمە سێ بەشە ئەم داهێنانە بەشێکیان ئەوەیە کە ئەمان وەکو پەروەردە وەکو خوێندن داهێنانێکیان کردووە و ناتوانن ئیدامەی پێبن خوێندکارێکە خۆی لە بوارێکە داهێنانێکی کردووە لایەنی ئێمە لایەنی ڕۆشنبیری لایەنی لاوان ئێمە ناتوانین
یعنی ئەو بابەتێکتان بەس بەسوتەوە بە ڕۆشنبیری ئێمە ڕۆشنبیری و لاوان زانستی ئەوانە پەیوەندی بە ئەوە نییە بەڵام وەکو چالاکی ئێمە ئەتوانین بەڵام ئەوەی کە بەڕێزە ئاماژی پێکەی ئەمە ڕەنگە کۆمپانیایەک بیکە بۆ سوودی خۆی هەم خۆی سوودی لێ ببینێ و هەم گەنجەکە سوودی لێ ببینە بەڵام ینی بۆ حکومت دەستگرۆی ئەو کەسە نەکات بتوانێت و داهێنانی حکومت هاوکاری کردووە و ئەتوانێت هاوکاری بکات بەڵام حکومە ئێمە بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیریان بەڕێوەبەراتی لاوانی پارێزگای سلێمانی هەر کارێک بکەین هاوکاری هەر کەسێ بکەین ئەگەر چەندێک سوودی مادیشیە بێ ئێمە ناتوانین 1 دینار وەربگرین چ بۆ خۆمان چ بۆ کەسی کە لەگەڵ ئێمە کارەکەیان ئێمە هاوکارەکەین بۆ چونکە سیستەمێک لە ئیدارەوانێک لەگەڵیانە لەگەڵ بۆ بەرهێنەر و دۆڵەمانەکان ئەوە توانی وەکو چۆنەڵی وەکو پردی پەیوەندیەک یان ڕێگەیەکیان بۆ بدۆزینەوە ئەمان ئەکرێ بەڵام تاوەکو ئێستاش خەڵکێکی وا ڕووی تێ نەکردوین ڕاستی ئەم ئەرکی ئێوەیە مەجالەکەی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵایە گرنگجی بەو گەنجە داهێنەر و زانستیانە بات ڕەنگە بەڕێی من ئەمە زیاتر ڕەنگە خۆی ببینێتەوە لە کاری ڕێکخراوەیە ڕێکخراوەکان ڕەنگە بتوانن بۆ ئەوان ئاسانتر بێ بۆ ئەم گەنجە بەهرەمەندانە زۆربیان ئەتوانن خۆیان لە ڕێی یان پەیوەندی بکەن بە ڕێکخراوەکانەوە ڕێکخراوەکانی خوێندکاران بە تایبەتی یان ڕێکخراوەکانی گەنجان چونکە ئەومان لێ تێکەڵ نەبێ ڕێکخراوی گەنجان و لاوان جیاوازە لەگەڵ بەڕێوەبەرایەتی لاوان بەڕێوەبەرایەتی ئێمە پابندین بە ئەو یاسا و ڕێنمانی کە حکوومەت یاریمی کوردستان دایان ڕێژەیە کە وەزارەتی ڕۆشنبیری دایان ڕێژێ وەزا ئەیدەن لە بەڕێوەبەرایەتی گشتی لاوانیشەوە بۆ ئێمە فراغەکە بوو کاک نزار ئەو فراغەی کە هەیە وەزانە لە بەغداش هەیە ئەگەر بە هەڵە نەبم بەس لە زۆربەی وڵاتانی جیهان هەیە سنتەری مەهوبینی پێ ئەوترێت تۆ کەسێک داهێنانی هەیە گەنجێکە لەوانەیە ئەو گەنجە هەر نەڕۆژ بێتە خوێندن بەڵام داهێنانێکی هەیە ئەم کەسە ئەگەر کۆمەڵی کەسی پسپۆر هەبن لەو سنتەرەیە بێن داهێنانەکە ئەم تەقیم بکەن بزان داهێنانەکە یەک لەو ئاستایە ئەگەر لەو ئاستایە بێ وردە وردە هەنگاو بە هەنگاو ئامۆژگاری پێشکەش بەم گەنجە بکەن هاوکاری بکەن وردە وردە داهێنانەکانی گەورەتر بێت ئەمە لە هەرێمی کوردستان ئەم فراغەمان هەیە ئێمە وەکو لایانی حکومی لایانی ئیداری ئێمە ناتوانین ئەوە بکەین ئێمە بەس تەنها شتێک دەتوانین بکەین کەوی ژەسا بەداخەوە نییە پێشنیارێکی ئەو سنتەرانە دروستە ئەمە دروستە سنتەرێک دروست بکرێ بۆ ئەوەی کە گەنجێک توانایەکی هەیە سیڤی خۆی بەرێتە ئەو سنتەرە داهێنانەکەی بەرێت یان داهێنانی بۆ بکرێت بەڵێ ئەمە دروستە بەڵام ئێمە وەکو لایانی حکومی ناتوانین ئەوە بکەین تەنها ئەگەر لە کاتی دامەزراندندا ئەگەر دامەزراندن بکرێتەوە یان کە پێشتر هەبووە خەڵکێک داهێنەرێک خوێندکارێک ئەوش بە مەرجێ ئەگەر خوێندنەکەی تەواو کرد بێ لە کاتی پرۆسی خوێندنەکە ناتوانین ئەتوانین دای بمەزرێنین بە بڕێک پاریکەوە حکومت دیاری کردووە بەڵام ئەمەی بەڕێزە دێڵی ئەمە وەک وتم ئەمە ڕەنگە بۆ ڕێکخراوەکان ئاسانتر بێ ڕێکخراوە خوێندکاریەکان ڕێکخراوەکانی لاوان گەنجان ئەوان ڕەنگە بتوانە هەم سنتەرێک دروست بکەن یان خۆیان وەکو ڕێکخراوەکان لەگەڵ کۆمپانیەکانە پەیوەندی دروست بکەن کە بتوان بە هاوکاری حاڵەتەکان ببوورە ئەکی حکومەتە ئیتر من نازان پەیوەندی بۆ وەزارەتەکەی ئەوە هەبێیان نا دەستگرۆی ئەو گەنجە داهێنەرانە بکات حکومەت ئەبێ سنتەرێکی جیاواز دابنێ بۆ ئەو مەجارە ینی وەک وەزارەتی ڕۆشنبیری ئەو ئەرکانەی هەیە کە ئاماژەم پێکرد دیارە ئەرکی زۆرە بەڵام ئەوەی کە لە مەجای گەنجان و لاوانەیە بەڵام ئەمەی بەڕێزت ئەیڵەی وەکو پێشتر ساڵانی ڕابردوو شوێنێک هەبوو بۆ دامەزراندنی خەڵک ئەچووی سیڤی خۆ دەبردیان ناویان ئەنووسی دواتر حکومت لە هەر شوێنێک لە هەر دەستگایەکی حکومیە پێویستی بۆ یادایە مەزراندی ئەوەش پێویستی بوێ بەڕای من وەک بەڕێزی هێزی کاری ناوەکوگەرەوە بۆ لە کاتکەم ماوەیەکی 1 دقیقەتان بە بێمە ببوورە ڕاستان لە ئاخر کۆتایە ینی کۆتایی تەوەرەکەمانین ئێوەکو گەنجان چ داواکارێکتان هەیە چ لە گەنجە هاوڕێکانت بێ بۆ ئەوەی کە ئەوانیش داهێنانیان هەبێ کاری جیاواز بکەن بە تایبەتی کاری خۆبەخشی پێویستە بۆ ئەوەی کە ڕۆحەتێکی دیکە بات خزمەتی وڵات بکەیت بتوانی داهێنانت هەبێ وە ڕوو لەلایەنە پەیوەندیدارەکان و کەسانی دۆڵەمەندیشکەی بۆی هاوکاری کەسانی گەنجانی وەکو ئەوەی داهێنەر و بەتوانا بکەن چونکە ئێستا تۆ لە قۆناغی ئامادەیای خەریکی بەحسکردنی و کۆمەڵێک زمان نەزانی کۆمەڵێک شتەزانی کۆمەڵێک داهێنانتان لە بەردەسا پێویستیتان بە دەستگرۆی هەیە بۆی داهێنانەکانتان فراوان بکەن. مامەساوەک و جەناب خۆش دەزانی گەنج داهاتووی وڵاتە گەنج چینێکی زۆر زەروری وڵاتە چۆن مەسەرەن بناغی بینایە کە دروستەکرێت ئەو بناغی پێویستە پتەو بێ بە هەمان شێوەش ئەو گەنجانە ئەو بناغێن پێویستە ئەو بناغێ پتەو بێ تا بیناکە بە کاملی پتە و دروست ببێ بۆیە من چ داواکاریەک وەکو خۆمەگە داواکاریەکمە بێت لە حکوومەتی کوردستان ئەوەیە کە مەسەن من فلانە کەس کە توانایەکی هەیە بتوانن لە ڕێی ئەو کەسەوە دەستی بگرن
دەورەیەک بۆ کەسە بکەنەوە تا کەسانی تر فێری ئەو بەهرەیە بکە بەڕای منەوە شتێکی زۆر زەرورە بۆ نمونە کەسێک توانایەکی خوایی هەیە ئەتوانێت بۆ منە گۆرانی بڵێ یان ئەتوانێت مەسەن لە ڕاضایە باشە یان هەش بوارێکی تر بێ توانن دەورەی بۆ بکەنەوە تا بتوانێت چەند خوێنکارێکی تر ئەو بەهرەی خۆی فێری چەند خوێنکارێکی تر بکە ئەمە زۆر زەرورە و هەروەها نەهێشتنی ئەوەی کە گەنج بێکار بێت چکە بەڕاستی بێکاری و بێئیشیەکێکە لە گەورەترین دەردەکان بۆ گەنج خۆیاتە کۆمەڵە کاری خراپ کە بێ ئیش بوو کە بێکار بوو بۆیە زۆر زەرورە گەنج کۆمەڵە شتی هەبێت کە خۆی پێ و خەریکە شتی بەسوود مەسەن کتێب خوێندنەوەیە کە ئەمانە گەڕێتەوە بۆ گەنجەکە خۆی کتێب خوێندنەوەی بۆ نمونە لە ڕێی ئینتەرنێت و سایتەکانەوە بتوانانی معلوماتی پێیاکەی لە دەورێکی ئۆنلاینە بەشداری بکەی ئەمانە زۆر زەرورن کابێ گەنج خۆی پێوە خەریکە وەکو حکوومەت یاریمی کوردستانی وەکوتم زۆر زەرورە کە فرە بواری هەبێ پێویستە بواری زۆر جیاواز هەبێ بۆ گەنج تا خۆی تیا بدۆزێتەوە و بتوانین بەهرەکانیان دۆزینەوە ینی ئەوە زۆر زەرورەکە بارەی گەنجێک بزانی چێ و بینێری بۆ دەورێکی دیاریکرا بۆەوەی کە خۆی بتوانێت بارەی کاک نزار وەکو کەسێکە بەڕێوبەری لاوانی و کارت زۆر لەگەڵ لاوان کردووە ڕوت لە لاوانی کوردستان بێت چی بکەن بۆ ئەوی پەرە بە تواناکانی خۆیان بدەن بە تایبەتی لەم کاتەیە کە کاتێکی زۆری فەراغیان هەیە پشوی هاوینە بۆی ڤایرۆسی کۆرۆنا زۆر کەس لەوانەیە لە ماڵەوە بمێنێتەوە و ئێوە چ توانایەکتان هەیە دەتوانن هاوکاری ئەو گەنجانە بکەن بۆی ڕوو لەیەوە بکەن بەداخەوەک ئاماژەم پێکرد ئەم ڤایرۆسی کۆرۆنا هەم کەرەنتینە هەم قەدەغەی هاتو چۆمانە لە ڕابردووە کاریگەری زۆری هەبوو بەسەر تەواوی دام و دەستگاکانی حکوومەت و خەڵکیشەوە و لە هەمووی کێشە گەورەکە ئەوەیە کە باری دارایی حکوومەت زۆر خراپە ئێمە ئێستا هیچ باهاتێکمان لەبەردەسانیە کە بتوانین هاوکاری هیچ گەنجێ بکەین تەنانەت ئەو خوڵ و چالاکیانەی کە پێشتریش ئەمان کرد ئێستا هەمووی وەستاوە بەداخەوە بەڵام هەر بێ هیوا نەبین بەو هیوان کە لە ئایندێکی زۆر نزیکا بتوانین ئەگەر بە شێوەیەکی زۆر جوز ئیش بێ کە ڕەنگە لە ئێستا ئەگەر هەر کار و چالاکی کیش بکەین دەبێت لە ژێر ڕێنمایە تەندروستیەکانە ئێمە ئەنجامی بدەین کە لە هەوڵی ئەوەیان بتوانین ئەگەر ئەم چەند مانگەی ماوە تاوەکو کۆتایی ساڵ چەند چالاکیەکیش بێیان چەند خولێک بێ بۆ گەنجانی بکەینەوە من لێرەشەوە بەڕاستی داوا لە هەموو گەنج و لاواناکەم ئەو خوێندکارانەکەم کە بەهرەیەکیان هەیە توانایەکیان هەیە یان ئەیانەوێ خۆیان چوزانم کۆڕێکی شعری ببەستن حەرزێکی مۆسیقی بکەن هەرچێکیان هەیە با بێن بۆ لای ئێمە با مواجه هەمان بکەن ئەو کاتە ئێمەش دڵنیا بنەوەی کە درێغی ناکەین بە پێی توانە هێندەی پێمان بکرێ هاوکاریانەکەین خۆمان پێمان نەکرا داوا لەسەر و خۆمانەکەین کە بە سوپاسەوە میشە بەڕێوبەراتی گشتی لاوان بەڕێوبەری گشتی پاڵپشتمانن لەسەر و ئەویشەوە بەڕێژ جەنابی وەزیر هەر پاڵپشتمانە ئەتوانین شتێ بکەین بێگومان لەوە بەڵام ئەبێ ئەوانیش مواجه هەمان بکەن بێن چیان هەیە ئێمە بتوانین سەیری بکەین بابەتەکانیان چەندێک گرنگە بۆ ئەم بار و زروفەی ئێستا ولا ئەمان کاتشا بەڕێی من ئەگەر هەموو ئەمانەش نەبێ وەکو گەنجێک هەم بۆ خۆم هەم بۆ گەنجانی تیش ئەم بار و زروفە کارێکی وای کردەوە کە ڕەنگە زۆرینەی گەنجان تووشی حاڵەتێکی دەرونی ناتەندروست بوو بن بەڵام خوێندنەوە مۆسیقا متابعەکردنی زۆرێک لە بابەتە جیهانیەکان تەندروستیەکان ئەمانە خۆی بۆ خۆی واد لێکە زۆر جار لەو دەفەتێکی باشدرونیەکەم بتواناکانت داواکەم ئەگەر ئەوانەش نەبێ خوبەنە ئەوە شتێکی باشە دەستان خۆش بێ سپاسبۆرێکە لە ڕێزان زاژاژڵی بەڕێوەری لاوانی پارێزگای سلێمانی و ڕاستان کامەران لاو خوێنکارێکی بەرەمە سپاس بۆم تۆری بەرنامەکە کە لەگەڵمانە بوو ناوبڕێکی کورتوەرەگرین و دواتە دەگەڕێنەوە.
ڤایرۆسی کۆڕۆنا چۆن دەگوازرێتەوە هەروەها چۆن خۆمانی لێ بپارێزین. کۆڤید-19 نەخۆشیەکی پەتاییە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تووشی مرۆڤەکان بوو بۆ یەکەم جار لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە بە زۆری لە ڕێ ئەو دڵۆپانەی کە دەردەدرێن کاتێک توشبوو قسە دەکات یان دەکۆکێت یان دەپژمێت. دڵۆپەکان لە سەردەم یان لوتی کەسانی نزیک دەنیشن. دڵۆپەکان کێشیان زۆرە بۆ بڕینی مەودایەکی زۆر لە هەوادا تەنها دەتوانن مەترێک گەشت بکەن و هەرزوو لەسەر ڕووکەشێکەوە بنیشن. بڵاوبوونەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بە زۆری لە ڕێگای بەریەکەوتنی نزیکە. تا ئێستا کاتی مانەوەی ڤایرۆسەکە لەسەر ڕووکەشەکان نەزانراوە. بۆیە پێویستە زوو ڕووکەشەکان پاک بکەینەوە بە تایبەتتر لە کاتێ هەبوونی هاوسەیەکی توش بوو. دەستەکان بەرکەوتیان لەگەڵ ڕووکەش زۆرە کە دەشێت پیس بێت بە ڤایرۆسی کۆڕۆنا. بۆیە پێویستە دوورکەویتەوە لە دەستکاردنی چاوەکان، لووت، دەم لەبەرەوەی دەستەکان دەتوانن ڤایرۆسەکە لە ڕووکەشەکانەوە بۆ تۆ بگوازنەوە. لە کاتی کۆکە یاخود پژمین دەم و لووتتدا بپۆشە. بە نوشتاندنەوەی ئانیشک یاخود بەکارهێنانی کلێنکس. ئەگەر کلێنکسێک بەکارهێنرا دەست بەجێ فڕێداتەنەکەی خاشاکێکی داخراوە. باشترین ڕێگا بۆ خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بریتیە لە دەستەکانت پاک بکەیتەوە بە لەخشاندنی ئەلکۆهۆل یاخود ئاو و سابوون. ئەگەر هاتوو ڤایرۆسەکە لەسەر دەستت بوو ئەوە لە ناوی دەبات. تەندروست بمێنەوە و ڕێگر بە لە بڵاوبوونەوەی کۆڤید-19. لە ئەتەوەری دوای بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەزمموی شاعیرێک لامان کاتا مامۆستای زانکۆشە و پێشمەرگەی دێری نیشا. دەمێکە کاری لەگەڵ شعر و نووسین و نووسینی کتێبدا هەیە بۆ خۆی خاوەنی هەش کتێبە کە سێ کتێبیان لەسەر هونەرمەند حەمەجەزا بووە و حەمەجەزا بۆ خۆی هاوڕێی بووە لەبەرەوە زۆر کاری لەسەر بابەتانە کردووە و کاریشی لەسەر بابەتی سرودی نیشتیمانی و هونەری بەرگری مقاومە ئەوەی کە پێدەگوترێت کاری لەسەر و بابەتانەش کردووە. یەکێک لەو کتێبانەی کە بڵاوی کردوێتەوە ئەمە کتێبەکەیەتی حەمەجەزا جیهانێک لە هونەر هەڵوێست هۆنراوە بەرەنگاری. ئەمە بابەتەکانێتی کە لەسەر هونەر حەمەجەزا گوتم دوو کتێبی دیکەشی هەیە جگە لەمە. مامۆستا بۆ خۆی بەکالۆرس و ماستەر و دکتۆراشی لە بابەتی زمان و ئەدەبی کوردی بەدەستێناوە. میوانداری بەڕێز دکتۆر عەبدولواحید ئیدریسمان کردووە کە گوتمان لەمان کاتە شاعیریش و مامۆستای زانکۆ و مامۆستای زانکۆی کۆیە و پێشمەرگەی دێری نیشە. دکتۆر بەخێر بێنم کاتتان باش. زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ بەرنمەکەتان و بۆ سەتەلایتی کوردستان و ئەو هاوڕێیانەی سەرپەرشتیان بەرنمەیەکەن. زۆر سپاس بۆش. دکتۆر پێم خۆش بێکەم جار سەرەتا بە شعرێک دەست پێ بکەین بەڵام بەسێکی شعرەکانت بکەم. ئەوەی من لە واڵەکەت لە فەیسبوک بینیم بەشی زۆری شعرەکان باسی ناداتی و نایەکسانی و گەندەڵی و ئەم سروف و بارودۆخی ئێستا ئاکات. ئەمە تۆ هەر شعرەکانت ئەو ستایلەی هەیە یان ئێستا ببوونی ئەم دۆخەیەوەیە شعرەکانت بەو شێوەیە؟ ناوڵە منش حەزم ئەکرد شعری ڕۆمانسی و دڵداری بنووسم لە جەوێکی ئاوە بەڵام دیارە ڕنگدانەوەی ئەم ڕۆژگارە کار لە من کردووە من یەک لەو کەسانم قەڵەمەکەم خستۆتە خزمەتی ئەم جۆرە بابەتانە کە بەداخەوە ینی خۆمان حەزمان نەدەکرد کە ئێمە خوێنی هەزاران شەهیدمان بۆ ئەم ئازادیە ڕشتووە. شعری ڕۆمانسی و نیشتیمانی ئەمانەشت هەیەوانە؟ کەمکەمە هەمە بەڵام زۆربەی ئەم شعرانە دەچێتە قالبی بەرەنگاری چوارچێوەی بەرەنگاری ڕووداوە نەشیاوەکان نەخوازراوەکان ئەگەر لە سەردەمی ڕژێمدا شعری بەرەنگاری ئەوەی نووسراوە دژی ئەو ڕژێمە بووە کە زوڵمی لە خەڵکی کوردستان کردووە ستەمی کردووە لە ڕێ شعری بەرەنگاری و خەڵک هاندراوە خەڵک جۆش دراوە بۆ ئەوەی بەرەنگاری ستەم بێتەوە. بەڵام ئەم سەردەما زۆرێشترە بەرەنگاری هەموو ئەو ڕووداوە ناشیلانەیە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئەو کەسانەی دایانەوە ئەم ئازادەی لە کوردستان بە خوێنی هەزاران شەهید هاتۆتە بەر بۆ خۆیان بیبەن و ئەم ڕۆژگارە ناشیرن بکەن. ئەگە بەرهەمێکت نازام حازر بێت لە بەرتن بەرهەمەکان خوێنیتەوە سپاس دەکەین بۆی گوێمان لە بەرهەمەکانت بێ و خەڵک فکرێکی هەبێت لەسەر بەرهەمەکانت و هاوڕێی و نەرمەند حەمەجەزاشی دواتر قسە لەسەر ئەزمونەکانی دیارە پێشەوەی ئەم هۆندراوەیە بخوێنمەوە من شعری بەرەنگاری لەوانەیە تایبەتمەندێکی هەبێت جیاواز بێت لە شعری ئاسایی لەوانەیە هەموو بنەماکانی شعریتیانە بێ تۆ ئامانجێکت هەیە و ئامانجە دەتەوێت بە هەموو خەڵک ڕابگەێنی
هەستێکە دەری بڵێ بۆ نخبەیەک نییە بۆ هەڵبژاردەیەک نییە بۆیە هەموو بنامەکانی شعر لە شعری بەرەنگاری ئامادەی نییە تو ئامانجێک پامێک تێدەێت ئەو پەیامە بە هەموو خەڵک ڕابگەێنێ بۆیە حەز دەکەم ینی ئەو ڕوونکردنەوەیمدا پێش ئەوەی دیار ئەو هەندراوانەی کە نووسیم هەمووشی لە خەمی خەڵکە لە دڵسۆزیە لەوە نییە سەنگەرێکم گرت بێتن لە دەسەڵات سەنگەرێکم گرت بێ لەو کەسانەی ئەمڕۆ لەسەر کورسی حکومن هەمووی دڵسۆزیە ئەمە بە ناوی نامەیەک بۆ هاوڕێکم با بچینەوە چیا سەرچیق مەچوو بۆ لای تڤەنگ و کۆڵە پژنا بۆ داوای لێبردن لە ئەشکەوت و نسار لە گاشە بەرد و ڕەوەزی بنار کە ڕۆژانی زوو حەشارگە بن بۆ ئێمەی بێوەفا با بچینەوە بچەمێنەوە بۆ ئەو خوێنانەی حاتەمانە لە دەشت و شاغڕژە لە ڕێی باوەڕ و هیوایە نەگڕیە گەر بە گەورەی خۆیان بمانبورن لەو درۆیانەی لێ ڕق ئەستورن گەرچی شیاوی لێبوردون نین چونکە خوێنەکانماندا بە ڤێڵا و بە کۆمپانیا ژن و مناڵەکانیشیان سەرگەردان بێ پشت و پەنا کەوتون لە بەردەم مزگەوت و کلێسا دەست بە نزا بەڵک و دزێ زەکاتیان پێ ببینێ ڕەوە وەرە تا هەناسەمان نەبووە سوار دوورکەوینەوە لە شار با بڕۆین هاوڕێ با بڕۆین هاوڕێ دێ بەدێ پێڵاوی لاستیک بکەینەوە پێ بەڵکو لەگەڵ جوانیەکان ئاش ببینەوە گوێ هەڵخەین بۆ شمشاڵ و سازێ شار ڕیسوای کردوین و لەگەڵ ناخی ئێمە ناسازێ زۆر سپاس دەستخۆش ئەمە ئەوزان بۆ هاوڕێکت نووسیوە هاوڕێکی کە پێشمەرگ پێکەوە پێشمەرگاتیتان کردووە دکتۆر تۆ ئەزمموی شێریت لە کێوە دەست پێکات ینی ئەو خەر لە شاهیش بێ و کاتە شعرت نووسیوە یان دواتر دەست کردو پێشتر لە قۆناغی ئامادەی ئەو کاتە لە ساڵی هەشتا و من شعرم نووسیوە ئەو جەگەر ببن بە شعر نە ببن لای خۆم هەوڵێکە بووە ینی ئێستا نووسینەکانی ماوە بەڵام وەکو سەرەتا یەکەم بەرهەمی بڵاوکراوەشم پەخشانە شعرێک بوو لەسەر نەورۆز لە ساڵی 1984 لە ڕۆژنامەی هاوکاری دواتر هەر بەردەوام بوویت ینی بەردەوام بوویمە و ماوەیەک وەستاوم و بەڵام دواتر گەرم بوومەتەوە و ینی بەهرەیەکە هەبوو کتێب نووسینیشت بۆ زیاد کردووە بەڵێ جگە لەو کتێبانین کە باسمان کرد لەسەر هونەرمەند حەمەد جەزان کتێبت لەسەر چی دیکە نووسیوە کتێبە من وەکو پیشەکەم و کە ئەو بڕوانامانەی وەرم گرتووە کە نامەی ماستەر نامەی دکتۆرا پێویستی بە نووسینی نامەیەکی ئەکادیمیە ئەو نامانەش کە حەز و خولیای خۆم بۆ بەڵام لە ڕێی دەستگایەکی ئەکادیمیەوە کارم تێدا کردووەکو نامەی ماستەرەکەم لەسەر سرودی نیشتیمانی و بەرەنگاری کە توانیمە یعنی ئەوەیە لەسەر سرودی نیشتیمانی لادەم کە پەراوێز خراوە باسی سرودم کردووە لە ساڵی 1935ەوە بۆیە لەو تاریخەوە کە بتوانم قسە لەس ئەی ڕقیب بکەم چکە ئەی ڕقیب خۆی لە ساڵی 1940 شعرەکەی دانراوە و دواتر ئاوازەکەی بۆ دانراوە بۆ بە سرود وتم ئەگەر من باسی سرود بکەم باسی ئەی ڕقیب نەکەم یعنی هیچم نەکردووە بۆیە لە ساڵی 1935 بۆ نهۆتویەک باسی سرودی نیشتیمانی و بەرەنگاریم کردووە و چ ئەوانەی ئاوازیان بۆ سرود داناوە چ ئەو شاعیرانەی سرودیان داناوە چ ئەو هونەرمەندانەی سرودیان وتووە ینی هەموو ئەوانە لەناو ئەو کتێبەدا دوای ئەوەی وەکو نامەی ئەکادیمی پێشکەشکرا بە کتێبیش سپاسی دەستگای بەڕێوەبەراتی چاپ سلێمانی دەکەم کە کاتی خۆی بۆی چاپ کرد خۆت باست کە نامەی ناسەرەکەشت لەسەر ئەوەیە هەر لەسەر ئەمە شەوچینە سەر کارەکانی هونەرمەند حەمەد جەزا لای خۆمان ئێستا بۆ سرودی نیشتیمانی هونەری بەرگری ئەوەی کە پێی وترێ مقاومە کاڵ بووەتەوە بۆ ئەم بابەتانەمان کەمترە خۆ ئێستاش ئەگەر باسی لێ بکەین ئێستش ئێمە ترسمان لە ئەزمونونەکەمان هەیە ئێستش پێویستیمان بە سرودی نیشتیمانی و جۆشدانی نیشتیمان و خۆشەویستکردنی نیشتیمان هەیە بۆ ئەم بابەتە هونەریانەمان کەم بووەتەوە بەر لەوە ئەوە باز بکەم ئێمە وەکو میلەتێکی چەساوە تا ئەو ڕۆژەی دەگەین بە ئامانجەکانمان پێویستمان بە سرودا دەبێت سرود شعری بەرەنگاری وشە ئاواز شان بەشانی تڤەنگ لە سەنگەری بەرگری دابێ بەڵام بەداخەوە بە تایبەتی لە لای خۆمان لە دوای ڕاپەڕینەوە ئەو ڕووداوانەی ڕوو دەدەن یعنی زۆر شتیان ناشیرن کردووە سرود و شعری بەرەنگاریش بەشێکن لەوانە کە ئەو بەرکەوتیان بەرکەوتووە
لای خەڵک یعنی ئەو خۆشەویستیان نەماوە کاڵ بۆتەوە خۆت باست کرد بەداخەوە ناژبێ ئەوە یعنی ئەمە ئەم سرودانە کە هاوشانی تفەنجی پێشمەرگە بوونە و هەموو دەم لە سەنگەردا بوونە ئێمە لە چاوی کەسانێک کە ناکەسن ئەوانە کاڵ بێتەوە دەبێت گرنجیان پێ بدرێت چکو پێویستن ئەنی وەکو خۆراکێکی جان بۆ خەڵکی تێکۆشەر بۆ خەڵکی شۆڕجێڕ و پێشمەرگە پێویستە سرود شان بەشانی تڤەنگەکەی چکو هەر تڤەنجێک ئەگەر بیر و باوەڕێک سرودێکی نیشتیمانی شعرێکی بەرەنگاری بەرەو پێشەوەی نەباتن ئەو تڤەنگە لەوانەیە ڕێ غەڵەت بگرێت ئەو تڤەنگە ئەگەر گۆژ نەکرێت زۆر نەدرێتن بە سرودی نیشتیمانی بە شعری بەرەنگاری نەتوانێت ئەو ئامانجە هەیەی بیپێچ قسە لەسەر ئەزبوونەکانی هونەرمەند حەمە جەزاکەین چ بە گۆرانی و ئەوزان چ بە شعرەکانی تۆ خۆت لێ کۆڵینەوە لەسەر کردووە و هاوڕێیەکیشت بەڵام ئاوکارەمان بابەتیشیان بۆ ئامادە کردووی لەسەر هونەر حەمە جەزاکێ لە بەرهەمەکانیەتی باگوێویستی و بین و دواتە دەگەڕێنەوە زۆر باش ئەڕۆمەڕۆم زمیر مەبن وردی لەکانە تا سەربەستی وەداز دێنم بۆ کوردستانە تاکو نەخشەی ئەمە وڵاتە نەگۆڕینەوە دڵنیا بن ڕۆڵەکانم ناگەڕێینەوە ئای ناگەڕێینەوە ئۆف مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ 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 بابا مەڕۆ هێمەژڕێ دەگرین مەتەرەی ئەو چارۆکەینە چەند بۆ هەڵدەگرین ژیانی شارمانەوە بەنەم ماڵە و ماڵە ڕاکردنە شکەنجەیە ژەهرێکی تاڵە ئای ژەهرێکی تاڵە مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ بۆ جێمان دێڵی تاکە ژیان بەری ناسەر هەروە بەوێڵی تاکە غەمی ئەم میلەتە بگرینە باوەش تاکەی لە سۆزی باوکێتی ئەمان کەی بێبەش دکتۆر یەکێک لە بابەتەکانی ئەم کتێبەت سەر ئەو بەرهەمەیەتی مەڕۆ مەڕۆ باسێکی و بەرهەمەمان بۆ بکەیت بەڵێ فەرموو دیارە سرودێکە هەم هۆندراوەکەیم ئاوازەکەی هونەرمەندی نەبەر حەمەدزایە حەمەدزا خۆی وەکو پێشمەرگەیە کە لە ناو ڕووداوەکاندا بووە ئەوەی لەم سرودەدا باسی دەکاتن بەسەر خۆی هاتووە بەسەر هەزاران پێشمەرگەدا هاتووە کە بەهۆی دڕندایەتی ڕژێمی بەعس دایان پێشمەرگە لە خێزانەکانیان دابڕاون خێزانەکانیان لە شار بوونە منداڵەکانیان کوڕ و کچەکانیان خۆشیان لە شاغ بوونە کە ژیانیان لێتاڵ کراوە هەر ڕۆژێ لە ماڵێک بوونە لە ماڵی ئەوجە هەموو کە سوکاریش لەوانەیە هەمویان بە خۆیان نەگرتوون بەڵام ئەوانەی کە هاو سۆزیان بووینە هاو خەمیان بوونە حەشاریان داون ئەمە ژیانێکی زۆر ناخۆش و سەخت بووە دوای ئەوەی حەمەدزاوەکو خۆی کە ئەمە چیرۆکی ئەم سرودەیە یەکێک لە کچەکانی نامەیەکی بۆ ئەنێرێ ئەڵێ باوکە یان تۆ وەرە تەسمیل بەوە یان ئێمەش بەلای خۆت حەمەدزا کە ئەمە ئەخوێنێتەوە زۆر کاری لێ دەکاتن بۆیە لە پشتی نامەکەەوە ئەم شعرەی بۆ دێ مەڕۆ مەڕۆ بابە مەڕۆ ئێمەش لێ دەگرین کات کۆتایی شعرەکە و کە دوایش ئاوازی بۆ دادەنێ دەیکاتە کە ئەمە خەم و معاناتی زۆربەی ئەو پێشمەرگە خێزاندارانەیە ساڵتەکان ئەوانەی کە ژن و ماڵیانە بە مناڵەکانیان لێیان دوور بوونە بە ساڵ بە چەند ساڵ کە نەیانتوانێت یەکتر ببینن جگە لەوەش لە ژیانێکی زۆر کارەسەر باوی ژیاون کە ئەمە بۆتە هەوێنی دروستبوونی ئەم سرودە کە سرودێکە پێم وایە تا کورد لە جەنگ دابێ لە خەبات دابێ ئەم سرودا یەکێکە لەو سرودانەی لە سەرزاری ئەو منداڵانەیە کە باوکیان پێشمەرگەیە باوکیان شۆڕژێڕە و لە پێناوی نیشتیمانەکەی ئەوان لەوان دوورکەوتوێتەوە هەستەکەی بۆ نمونە گرنگی بە بەرهەمەکانی حەمە جەزا درابێت بە تایبەتی ئێستا ئێمە زانکۆمان هەیە و ناوەندی لێکۆڵینەوەمان هەیە لە ناو زانکۆکان گرنگی بەم بەرهەمانە نازانم من زۆر دەگمەن بینیومە و نەرمەند حەمە جەزا چ لە بەرهەمە شیعریەکانی بێ چ لە گۆرانیەکانی بێت ئێمە لەوانەیە من نازانم فکرەی خۆم کە بابەتەکە وایە کە
کەسێکی لەو شێوازە و لەو هەستە ناسکە قوڵی کە هەڵ قۆتا ینی ئێستا تۆ بۆ منە بابەتە بینی سات بە ساتی لەحزەکانت دێتەوە بەرچاو کە باوکێک چۆن لە ڕۆڵەکانی دابراوە لێ کۆڵینەوەی ورد لەسەر بەرهەمەکانی کراوە تاکو ئێستا تا ئێستا وەکو پێویست نەکراوە کراوە بەڵام وەکو پێویست لە ئاستی گەورەی حەمەدزانیە لە ئاستی بەرهەمەکانی حەمەدزانیە من ئاگام لە زانکۆکانی ترنیە بەڵام لە زانکۆکەی خۆمان تا ئێستا خوێندکار کە قۆناغی چوارم تەواوەکە دەبێ توێژینەوەیەک پێشکەش بکاتن لەو ئەوەی خۆی توێژینەوەی لەگەر مامۆستایەکە ڕێگەکەون لە زمانیان لە ئەدەب ئێمەکە لە بەشی کوردین تا ئێستا چوار خوێندکار توێژینەوەکانیان تایبەت کردووە بە حەمەدزا بە شعرەکانی بە گۆرانی سرودەکانی کە من خۆم سەرپەرشتیم کردوون لە شاری سلێمانیش لە پەیمانگای هونەرە جوانەکان ساڵی پار خوێندکارێکی کچ توێژینەوەکەی تایبەت کرد بوو کە زۆری پێوەماندوو بوو منیش زۆرم هاوکاری کرد لە ڕێی تەلەفۆنەوە کە زانیاریەکانم پێئەدا و لە ڕێی سەرپەرشتیارەکەی کە شتێکی باش بوو بەڵام هێشتان ماوە زۆرش پێویستە بەرهەمەکانی حەمەدزا زیاتر هەڵدەگرن کەشتی لەسەر بنووسرێت. هونەرمەند حەمەدزا خۆی بۆ خۆی ینی بابەتێکی گرنگ بوو ینی چ لە ڕشێعەرەکانی چ لە ڕووی گۆرانیەکانی ینی ڕۆڵێکی گەورەی هەبووە. ئێمە لەم کاتانەیە پێویستیمان بە کەسانی وەکو حەمەدزا نییە و حەزەکەم و پرسیارەشە چەند تووزێ لەوانەیە شخصی بێت بە حەزەکەم لەوانەیە بینەر پرسیاری بینەر بێ هیچ لە هۆنراوەکانی تۆی کردووە بە گۆرانی؟ نا حەمەدزامان پێویستە تاوەکو کورد بژیتن. ئەی بۆ کەسی وامان ئێستا نییە بەداخەوە لەوانەیە خەڵکانێکە بن کار بکەن لەو ئەوەیە بەڵام ئەوەی حەمەدزای جیاواز دەکاتەوە لە هونەرمەندانی تر لای من و لای زۆربەی خەڵک حەمەدزا خۆی لە ناو ڕووداوەکان دەژیە لە دوورەوە سرودی نەدەوت لە دوورەوە خەڵکی هاان نەدا بێ بە پێشمەرگە خۆشی لە ژیانێکی تر بژی حەمەدزا خۆی پێشمەرگە بوو خۆی لە ناو ڕووداوەکان بوو بۆیە بەرهەمەکانی حەمەدزا گرنگی خۆی هەیە خەڵک بەدڵ گوێ لێ ڕادەگرێت چکو پیاوێکی ڕازگۆ بوو لەگەر میلەتەکەی لەگەر نەتەوەکەی خۆی لەگە سرودەکانی خۆی ڕازگۆیانەی ئەگەیان لە بابەتەکانی بیری کە لە خۆ ژیانی خۆی دەکرد ژیانی هەموو پێشمەرگەیەک بوو کەسێک نەبوو ئەو لە ژیانێک بژی زۆر دوور بێ لەو ژیانە هەر بە شعرێکی بۆ هاتبێ و شعرەکە ئاوازی بۆ دانرا بێ بیکە بە سرود و گۆرانی لەناو ڕووداوەکان ئەو شتانە لەدایک دەبوون هۆکاچی پێشمەرگە کە سرودێکە لەناو شاخ و چیایانی لای حەمەدزا لەدایک بوو هەم هۆنراوەکەی ئەم ئاوازەکەی ینی تعبیر لە ژیانی پێشمەرگە دەکە ئی ئەو کات بەداخەوە مەسەڵەن لێرکوانت لەبەر ئەوەی کارەکەی من ئەوەی من لەسەر پێشمەرگە و خەباتە بەداخەوە خەڵکانێک کە ئەو ناوەیان لای خەڵک کاڵ کردوێتەوە پیرۆزیەکەیان کاڵ کردوێتەوە یعنی حەقی معاسبەیان هەیە حەقی ئیجرئاتیان هەیە ئەوانەکە ئەو ناوە پیرۆزە ئەو ناوەکە هەزاران کەس شەهید بوو لەو ڕێگایە ئەمڕۆ ئەوان بەشتی تر بەکاری دێنن بەداخەوە ئەگەر حەمەدزا زیندوو بێتەوە لەوانەیە سرودێک دابنێتن دژی ئەوانە کە هۆکاچی پێشمەرگەیان والێ کردو هیچ لە هۆنراوەکانی تۆی کردووە بە بەرنامەمان هەبوو بەڵام بەداخەوە ینی نەگەئی من ئەوانەی خۆشی کە لە کتێبەکە چاپمە کردووە دایان هۆنراوی زۆر جوان بوو کە بەردەوام بیری لێ دەکرد و ئاوازی جوانیان بۆ دانێ و تۆماریان کە بەڵام بەداخەوە ئەو نەخۆشیە مەودای نەدا کە حەمەدزا هێشتا زۆر شتی مابوو تۆماری بکات و پێشکەش بە خەڵکی کوردستانی بکات تۆزە قورسە لەوانەیە من بۆ حکومەی کە زۆر متابع نیم لەوانەیە وەکو لە بابەتی ئەدەبی و گۆرانی ئەم بابەتانە بەڵام هەندێک قورس بێ لەوانەیە بڵێ حەمەدزا بکەین بە سمبولی سرودی نیشتیمانی بەس ئەتوانی بیکەین بە سمبولی هونەری بەرگری مقاومە بەڵێ بە تاکید بە شانازیەوە حەمەدزا بۆ ینی ئەو مواصفاتانەی لە هونەرمەند حەمەدزا هەبووە خۆ کەسی دیکەمان هەبووە پێشمەرگە بۆ گۆرانی گوتۆ لە شاخا بۆ ینی تیپی مۆزیکیشمان هەبووە لە دەرەوە ئێمە ئەوانە بۆ ئەو نازناوە بۆ نمونەتوانین هونەری بەرگری بدەین بە حەمەدزا ناتوانین بیدەین بە هونەرمەندێکی دیکە ئەمە دەتوانین هەندێک هونەرمەندی تریشەیە ینی ناتوانین بڵین هەر ئەوەی کە هونەرمەندانی تریش خزمەتیان کردووە خزمەتی سرودی نیشتیمانی وەکو هونەرمەند ناسیر ڕەزازی هونەرمەند نەجمەی غوڵامی ئیتریش ینی بەسر بەڵام حەمەدزا خۆی شۆڕشێک بوو حەمەدزا بە ئەگەر کاتە بێ حەز دەکەم باسکەم حەمەدزا لە هەولێرەوە لە دوای ساڵی 75 نسکۆی 75 هەرسی 75 حەمەدزا خۆی شۆڕشێک بوو بە تەنیا بە دەنگەکەی خۆی بەبێ مۆسیقا بەبێ ئەوە چکو لە بەرەوەی بەڕاستی ڕاستە هەندێک هونەرمەند هاوکاریان دەکەن مۆسیقیەکان بەڵام جارەوە بوو کاسێتی دەرکردووە بەبێ مۆسیقا ئەو کاسێتەی حەمەدزا ماڵ بە ماڵ دەگەڕا
ینی ئەو کاتە شۆڕژ هێشتا نەگەیشت بەو ئاستەی خەڵک بە دوای شۆڕژدا بگەڕیان شۆڕژ خەڵکاندا حەمەدزە خۆی شۆڕشێک بوو خەڵکی هاندەدا خەڵکی ئەوە دەکرد فێرە بەرەنگاری بن دژی دژمن بوەستنەوە حەمەدزا لە هەولێر لەسەر شانۆکان لە کاتی ئاهەنگەکاندا لە ناو گۆرانێکی ڕۆمانسی گۆرانێکی دڵداری دەهات شعرێکی بەرەنگاری پێشکەش بە خەڵک دەکرد هەموو خەڵکەکەی جۆش دەدا هەر لەسەر شانۆ دەهاتە خوارەوەش یەکسەر ئەجیا حەمەدزا لەسەر هوەرەکەی زیاتر لە 5-6 گیراوە و ینی ناخۆشی دیوە زیندانی دیوە ئەم ناونیشانە لای من تۆزێک سنجڕا کێشە کاکی پێشمەرگەی ڕۆمانسی کاچی پێشمەرگەی ڕۆمانسی ئەمە ئەو قسانەی تازە ئێستا کردم لەوە دەداتن حەمەدزاکە وەکو هونەرمەندێکی پێشمەرگە دەهات شعرێکی یان گۆرانیەکی ڕۆمانسی لەگەر گۆرانێکی نیشتیمانی تێکەڵ دەکرد لەناو گۆرانێکی ڕۆمانسی مەسەرەن گۆرانی کەژاڵ کۆڵانی تەنگەبەر گۆرانی ڕۆمانسینە دەها لەناو ئەو گۆرانیە مەقامێکی پێشکەش دەکرد مەقامێکی نیشتیمانی بۆ نمونە ئەو مقامانەی کە کورد بوون بەڵام بۆ شوێنەکە چکو مقام خۆی ئەگەر بە تەواوی بیرێ درێژە و لەوانەیە بۆ شوێنی ئاهەنجێک ئەوە نەبێ خەڵک دانیشی گوێ لە مقام بگرێ ئەو لەناو ئەوە بە کورتە مقامێک بۆ نمونە شعری بۆ نووسیم ئەوەی مام مەساهێ من بۆ نووسی بووم بۆ بنووسم ئەمن چیم دوندی قندیل گۆڕەپانی هەڵگورتنیم بەرەو بەرزایی دەچم گەرچی وردم خاچی بەرپێتی کۆشەرێکی کوردم ئەمە لە دەیان شوێن دەیوت هەتا لە بەغدا لە ئاهەنگی بەغدا وتێتی من کاسێتەکانم هەمووی ماوە ینی یان ئەم شعرەی مامۆستا لەتیف هەڵمەت ئەمانە هەموو خەڵکی جۆش دەدا ئەگەر نەخشەی هەموو جیهان تێک دەنەوە ئەگەر زەوی وەکو لۆکەشی بکەنەوە کە سنووریان کێشا دووبارە هەردێمەوە بۆ کوردستان هەر کوردستان دەکەمەوە بە نیشتیمان ئەمانە لەناو گۆرانێکی دڵداری دەگوت ئەوەش بۆ بە ئەوی ڕێگای پێ بدەن چکو ئەگەر یەکسەر بەم شعرات دەستی پێ بکرد لەوانەیە نیان دەهێشت بەڵام ئەو کە گۆرانی دڵداری دەوت دەیانگوت ئەوە دیارە جیاوازە بەڵام ئەو لەناو گۆرانیەکە دەهات بە مقامێکی ئەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر عەبدولواحید ئیدریس شاعیر و مامۆستای زانکۆی کوێ و پێشمەرگەی دێرین زۆر سپاس بەم تۆرەی بەرنامەکە لەگەڵمانە بووی تەقدیرمانەیە بۆ خەبات و تێکۆشان و بۆ بابەتەکانت زۆر سپاسی وادارین خامەتە ڕەنگین بێ و بەردەوام بێت لە نووسین وەزام دوو کتێبت هەیە هێشتا بڵاوت نەکردوونەوە بە نێرەزی بەم نزیکانە بڵایەکەیتەوە تەندروست بن و لە شتان ساغ زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ستافی بەردامەکەتان بۆ سەتەلایتی گەلی کوردستان کە ئەمە چەندین جارە میوانداری من دەکەن منیش بەڵێن دەدەم کە لە خزمەتی وشەی ڕەسەنی کوردی دابم و لە خزمەتی ئەو ڕێبازەدا بم کە خزمەتی گەلەکەم دەکاتن و هیچ ئامانجێکی ترم نییە غەیری گەورەی گەلەکەم سەرکەوتنی گەلەکەم و زۆر سپاس هەر گەورە بن تەندروست بن سپاس دکتۆر دەچینە کفری بۆ لای هاوکارمان حەیدەر ئەحمەد ئەو کارێک کە هەموو جارێک لە بەرنامەی ئەمڕۆ چ و کاتێک کە بەیانیان پێشکەشمان دەکرد زۆربەی کات حەیدەر بە گوجوگۆڵی و ئامادە بوو بەڵام ماوەیە کە نادیارە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو حەیدەر ئەم کاتت باش ئێستا تەندروستی چۆنە و چاومان گەشتجارێک کە تۆمان بینیەوە لە سەر شاشەی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان سپاس بۆ هەموو لایەک بڵێ دوای ماوەی زیاتر لە مانگێک بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە نەمانتوانی لە ڕێگەی شاشەی گەلی کوردستانەوە خزمەت بە بینەران و هەواڵی و ڕووداوەکان بگەێنین بە سپاسەوە دوای زیاتر لە مانگێک ئێستا بە تەندروستیەکی باشەوە دوایەوە پشکنیمان کردەوەی کەوا ڕێژەی مەناعەت و بەرگری لە لەشی ئێمەی گەرمیانەکان زۆر بەهێزە بۆیە سپاس بخوا زۆر جار نەخۆشیەکان تێدەپەڕین هەروەها سپاس و پێزانین بۆ هەموو لایەکەیە هەر لە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە هەتاکو و بچووترین هاوڵاتی لەم هەرێمی کوردستانە چی بە کۆمنت چی بە لایک چی بە تەلەفۆن چی بەنامە ئەحواڵی پرسیۆ سپاسی کۆی ستافی کەناڵی گەلی کوردستانەکەم کە کەناڵی خۆم و کەناڵی دایک و کەناڵی هەموو لایەکە من دەمێست بێمە سەر ڕووداوەکان ڕێبین کورد دەڵێ گەرمیانەکان دەڵێ بە تایبەت بە زمانی کفری لە قرچەی نیوەڕۆ یعنی پانزەی تەمووزەوە هەواڵەکانی ئەم ناوچەیش چەند ئەم ناوچەی ئێستا پلەی گەرما گەرمە هێندە هەواڵەکان گەرمە بەرو منە شەوی ڕابردوو لە خود لە سێ ڕۆژی ڕابردوودا ئەوەی سوپای عێراق هێزێکی زۆری هاوبەشی لە پۆلیسی اتحادی و هەموو هێزەکان هێنایە سنوورەکە ئۆپەراسیۆنێکی دەست پێ کردووە لە چیای حەمرین لە ناوچەی بڵێن جەلەولا لە ناوچەی شەوی ڕابردوو تا بەرەبەیانی فڕۆکە و تیارە بەم ناوچەیە دەسوڕایەوە بردومانی ناوچی بڵین پەلکانە غەڕا زەرگا هەموو ئەو ناوچانە کراوە کە
لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق بۆشایەکی ئەمنی هەبوو ئەمە ئەتوانم بڵێم بێت بە پێی زانیاریەکان 4 چەکدار داعش کوژراوە لەگەڵ ئەوەی کەوا ئەو چەکدارانی داعش کە زیاتر لە 100 چەکدار بوونە ناوچەکەیان بەجی هێلوە ڕۆشتونە بەرەو ناوچەی خەڵاوی بەرەو پشتی قەرەتەپە ناوچەی حملین بۆ ئەو سنوورە سەبارەت بینەوە بۆ باسی نەخۆشیەکان بە تایبەت ڤایرۆسی کۆرۆنا دوای وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ناوچەکەی کرد کە نەخۆشخانەی قەڵامە بەسیل و سەردانی کا دوای ئەوەی توانین هاوکاریەکی باش بە نەخۆشخانەی قەڵاب بکات لە ئێستا داوای نەخۆشخانەیە دەتوانن بڵێن بەشێکی زۆری گرفتەکانی لەلایەن ئەو وەفدەی یەکێتی نیشتیمانی کوردستان و خێرخوازان و هەروەها سەرمایەدارانیش توانراوە بەشێکی زۆر لە هەنگاوەکانی تەندروستی بە شێوەیەکی ڕاست و دروست بەڕێوە بچێ سەبارەت بین و بۆ هەواڵێکی دیکە من دەمەوێت ئاماژە بکەم کە بڕیارە کاتژمێر چواری ئێوارەی ئەمڕۆ وەفدێکی پەرلەمانی کوردستان سەردانی ناوچەی گەرمیان بکات و سەردانی قەزای کفری و نەخۆشخانەی گشتی شەهید خالد گەرمیانی بکات بۆ پێیکەوە تاکە نەخۆشخانەی گشتی لە کفریان نەخۆشخانەی شەهید خالد گەرمیانی ئەم نەخۆشخانەیە دەتوانم بڵێم پێت ساڵانێکە پڕ لە کێشە و گرفتە لە ڕووی دکتۆر لە ڕووی پێداویستی تەندروستی بەڵام ئەوەی لە ئێستادا خەڵکی ناوچەکە و ئیدارەکە ئیدارەی ئیشارەی داوای دەکات لەوەی کفری ناوچەیەکی سنووریە دەتوانم بڵێم بێت ڤایرۆسی کۆرۆنا لێرەش پشکنین و تاقیکردنەوەی بۆ دەکرێت بۆ هاوڵاتیان لە هەمان کاتژا توانراوە بەشێک لە قەریۆڵەکانی نەخۆشخانە دابین کرێت بەڵام کەمی پێداویستی تەندروستی لێکێکە لەو گرفتانی کە دەخوازن کەوا هەم سەرمایەداران هەم خێرخوازان هەم حکوومەت و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەم ناوچەی بۆ پیکەوە باڵا دەستە و حزبی یەکەمینە زیاتر دەستی هاوکاری بگەێنێتە کەرتی تەندروستی من دواگلی هاوڵاتیان دەمەوێت بگێنم لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ناوچی گەرمیان ناوچی گەرمە ناوچی گەرمە بۆیە دەخوازن بڕە کارەبای سنووری کفری و گەرمیان زیاد بکرێت بۆ پیکەوە نرخی مۆلدەژ ئەم مانگە نزیکەی 10,000 هاتۆتەوە بە هاوڵاتیان من بارگرانیەکە بۆیە ئەمە داواکاری هاوڵاتیانە ئەو بڕە گەرمە ئەو بڕە کارەبای بۆ گەرمیان دێت لە هاویندا زیاد بکرێت بۆ پیکەوە لە زستانەکاندا بڕەنەوتێک بۆ ناوچە پێسانەکان دابین دەکرێت ئەمە کۆی زانیارەکانی کفریبی من دەگەڕێم و لای جەنابدا دۆسپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد ئیتر دەبێت ببینینەوە حەیدەر چاوەڕێی هەواڵ و زانیاریەکانی کفرین خوا بەزابێستە تەندروستی باشە و زۆرمان پێخۆش بوو چاومان گەشت کە جایەکە دیکە تۆمان بینیەوە زۆر سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کفریەوە لەگەڵمانە بووی دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان لە تەوەری سێمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێک لە نێو ژنانی کورد ئێستا هەنگاو بەهەنگاو زیادی کردووە ڕاهێنەری لە جوانیە تەنها بابەتێکە کە بۆ ڕاهێنانێکە بۆ ئەوەی کە لاشەیەکی تەندروستیانە بێ و لاشەیەکی جوانیان هەبێ بۆ پاڵەوانێتی نییە دەگمەنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ناوچەی خۆمان کە ژنان بتوانن بەشداری لە پاڵەوانێتیی هاوشێوە بکەن ئەم میوانەکەی کەلامانە لامان کاتیشدا ئەزمموی هەیە لە بەسکردنەوەی قورساییش بۆ خۆی ڕاهێنەر و یاریزانی لە جوانی و بەسکردنەوەی قورساییشە چوار هەروە دادوەری لە جوانیشە لە سەرتاسەر یاریمی کوردستان 3 کەس هەیە کە لە ژنان بن و دادوەری لە جوانی بکەن و لە کەسێکیش لە بەغداد هەیەوەتە لە سەرتاسەری عێراقدا 4 کەسن بۆ پاڵەوانێتی لە ئاستی هەرێم و لە ئاستی عێراقیشدا بەشداریان کردەوەکو دادوەر و لە پاڵەوانێتی بەسکردنەوەی قورسایی لە جوانینە بەسکردنەوەی قورسایی بەشداری کردو لە دوو پاڵەوانێتی یەکێکیان لە پارێزگای هەولێر بووە کە پلەی یەکەمی بەدەستێناوە لە ئاستی پارێزگای هەولێر وە لە ئاستی کوردستانیش لە بەسکردنەوەی قورسایی پلەی دووهەمی بەدەستێناوە میوانەکەمان ڕێستانە ساڵح ڕاهێنەر و دادوەری لە جوانی ناوت نێو ژنە ئاسنینەکە بەخێر بێت ئەو ناوت بێ لە ئاساییە ژنە ئاسنینەکە پێت خۆشە بێت ناوت احتیادی بەلامەوە خۆشە لە زۆر باشە لە ناو هەرێمی کوردستان زیاتر ئەوەی کە ژنان و کچانمان ڕوو لە یاری لە جوانیەکەن زیاتر بۆ لاشێکی خۆیان تەندروستیان هەبێت و لاشێکی جوانیان هەبێت نەبووە بۆ پاڵەوانێتی بێ؟ بەڵێ خۆی لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی زیاتر بنبستی دابەزاندنی وەزن ڕۆکەنە هۆڵەوەرچەکانەوە یاخود بنبستی تەندروستی هەنێکیان بۆ نەخۆشیین و کەمکەمێکیشمان هەیە بۆ لەش جوانی خۆیە بۆ ئەوکە لە شولارێکی ڕێک و جوانی هەبێ بەڵام بەدەگمەن یاریزان هەبێ کە بەشداری پاڵەوانێتی بکە لە ئاستی هەرێم هۆکارەکەشی لەوانێ ئەو دابوونەریت بەیان مەسەلەن سەرقاڵیان بێ بە ئیش و کاری خۆیانەوە یان
ترسا بێتن لە یاریەکە لەوەی کە ئافرەتان تووشی کێشە بکە بۆیە تا ئێستا پاڵەوانی ئافرەتمان زۆر کەم ئەوانشی کە بەشداریەکەن زۆربیان ڕاهێنەرەکانن لە جوانیە مەسل بەسکردنی قورسایی بەسکردنی قورسە قسەم لەسەر لە جوانیانی نەبووە پاڵەوانتیش بڕۆ ناکەم هەبێت بە نزیکان لە لای خۆمانوانە بە حکمی دابوونەری چەکەوە پاڵەوانتی لە جوانی بۆ ئێمە ئافرەت ناکرێت چکە لە جوانی هەمومانە زانی پێویستە کە عەرزی ئەم لەشە بکرێت بە جلێکی نیمچەڕوتەوە کە ئەمە شتێکی قورسە بۆ کۆمەڵگەی ئێمە ناکرێت لە هەندێک شوێن هەیە بۆ نموناڵێ جلی مەلەوانی هەیە بۆ ناکرێت بێم ئەزڵێم ئینسانە ئەبێ ئەزڵەکە دەرکەوێت ئەمە مەلەوانی نییە تۆ بڵێ لەسەر هێز و لەسەر لیاقەی سەریەکەی تۆ بێت سەری تاک بە تاکی ئەزڵەکانی ئینسانە پلیسانی کامیان جوانترینە بۆیە پاڵەوانتی لە جوانی لە هەرێمی کوردستانەوە بە شەرقی ئەوسەد بەعام شتێکی دەگمەنەوە ئەوەشی کە تاکتاکەی بەشداری بکە لە ئەوروپایان لە وڵاتانی دەرەوە. چۆن ڕوت لە یاریە کرد من خۆم سەرەتا بۆ ئەوەی کە لەشێکی جوانم هەبێت بۆ تەندروستی خۆم دواتر تەمەوو حیوان بۆ دروست بوو کە و ڕاهێنەر کار بکەم و بەشداری پاڵەوانتەکانیش یەکی بوو لەو خۆلیانم کە بۆم دروست بوو. پاڵەوانی تێکان؟ بەڵێ. بەڵام تا ئێستا پاڵەوانتی لە جوانی بەشداریم نەکرەوە بەنیازش نیم بەشداری بکەم وەکو باسم کرد بە حکمی دابوونەری تو جلو بەرگەوە بەڵام پاڵەوانتی قورسایی باڵێ بەشداریم کردو لە ئایندەش ئیشەڵا بەنیازم بەشداری پاڵەوانتی دەرەوەی هەرێم بکەم پاڵەوانتی ئاسیا ئیشەڵا. ئەو دەرفەتت بۆ ڕەخساوە؟ بۆم نەڕەخساوە تا ئێستا بەبوونی ئیش و کار و خوێندنەوە بەڵام لە ئایندەیە بەنیازم ئیشەڵا. لە بەسکردنەوەی قورسایی یا تیمتان هەیە؟ بێگومان نەخێر. بێگومان نەخێر تیمی خۆمان هەیە مەسەلەن ڕاهێنەرەکان ئەوانەی کە بیانێ مەسەلەن پاڵەوانتیە کرا ساڵی ئایندە بەداخەوم بەشدار نەبووم بەهۆی کە موساب بووم لە وڵاتی ئێران تیمێکی جوان بوون سەردانی وڵاتی ئێرانیان کردووە بە پلەیەکی زۆر باش گەڕانەوە کۆمەڵی خانمی زۆر باش بوون بەڵام لەناو خۆمانە بڵێن یاریزانمان زۆر بە یاریزانمان زۆر کەمە ئەوەشی کە بەشدارەکە تەنها ڕاهێنەرەکانن. کێشەیە لە بەرزکردنەوەی قورساییەوە تۆ لە چ کێشێکە یاریەکەیت؟ من لە وەزنی 72 بەڵێ کیلۆگرام یاریزانی لەو شێوەمان هەیە بەس ڕاهێنەرەکان زیاتر ڕاهێنەرەکانن هەیە یاریزانیشمان هەیە بەڵام زۆر کەمن لە یانەکان گرنگی بۆ شادان بێگومان زۆر بەکەمی یانە هەیە تیمی هەبێت یانە وەرزشەکان بەڵێ هەمووی تیمی هەیە بەڵام زۆر بەکەمی هەنێ یانە هەیە ئەسڵەن هەر ئەم بەشی وەرزشی لە جوانی بەرزکردنەوەی قورسایی هەر احتیمامە پێ نەداوە. تۆ لە هیچ یانەیەکی یان بەستەنە لە هۆڵەکانی؟ بەڵێ من لە پاڵەوانتی کوردستان سەر بە نادی سیروان بەشداریم کرد ئەنجامێکی باشمان هەیە لەسەر ئاستی هەرێم یا نادی. چەند یاریزانن لە سیروانی نوێ؟ 5 یاریزان دابەزین بۆ نادی سیروان شەشەمی کۆی 15 نادی بووین. باشە ئەو وەزشانەی کە زیاتر باون لە مەسلەی بەسکردنەوەی قورسایی و ڕاهێنانی لە جوانی لە ناو ژنانە تەناوەشە باوەکان کە ئەکرێن بە شێوەیەکی گشتی ئەنی هەندێک بابەت هەیە کە لە دەرەوە دەڵێن سوودی هەیە بۆ ژنان کە وەشانە بکرێت لای خۆمان دەکرێت یا ناکرێتەوە شان بۆ نەزوبایە هەندێک بابەتی ڕاهێنانی تانگۆ و ئەم بابەتانە سەمای تانگۆمان ئەکرێ؟ بەڵێ خۆی زیاتر ئافرەتی ئێمەکەیتە هۆڵەوە یەکەم شت حەز دەکات تەمرین جەستەی بکات تەمرینە ئەوانەی کە ئایرۆبیک و زۆمبا لەبەرەوەی کە زۆربەی کێشی زۆر لای خۆمان زۆربەی بۆ دابەزاندنی وەزنیە ویان بۆ تەندروستیە بۆیە زیاتر گرنگی بە وەرشانە ئەدرێ بێگومان لە هۆڵەکانە بەڵام لەگەڵەوەشا پێویستە کە یاری لە جوانی بکرێت پێویستە کە جیهاز و وەزنی قورس بەکار بهێنرێ بۆشی چکۆم کەسە گەر وەزنیشی زۆر بێت کە بێ وەزنی دابەزێنێ بێگومان لە کۆتاییە هەر ئەبێت ئەم ماسلکانی پتۆ بێ بۆچی بۆی کە چۆرەکەی داگرت لەشی چۆڵی پێستەکەی شل نەبێ یان مثلەن تووشی پێکان نەبێ لە ژێرەوە چکە تۆ بتەوێ ڕەشاق بکەیت و وەزنداگری بێگومان لۆت ئەکەوێتە سەر فقراتی لۆت ئەکەوێتە سەر ئەژنۆکانە گەرتە ئەو ماسلکانە بەهێز نەکەی بێگومان زەرەر لێ ئەات ئەکرێ ئەیکە بێگومان یعنی یاری بەرزکردنەوەی قورسایی بەڵێ ئەیکەن بەڵام وەکو ئێمە نییە ئێمە چۆن ئێمە بەرزکردنی قورسایەکی زۆر لە ڕادەبەدل لەوە بەکارێن بەڵام ئەوان قورسایەک بەکارهێنن کە چۆنەڵی تەنها بۆ پتەی ماسلەکەیانە ئەوە نییە بڵێ ئیتر آخر حەدی خۆیان بەکاربێن ئەوە ناکەن بۆ وەرشە باونیە لە ناو ژنان لێتر ساڵن بەداخەوە خۆی لەم ساڵانی دوای شەتۆزێک باشتر بووە لە 4 ساڵانی پێشوو بەڵام بەعام ئەترسن لە ئافرەتانی خۆمان و هەستەکەن کە تووشی کێشەی مناڵدانە بن تووشی کێشەی مناڵبوون ئەبن یان تووشی فەقەرات زۆربەی زۆریشان نەخۆشن هەتا تەنان دانیشتنی کوردی ئێمە زۆربەی خراپدا ئەنیشێ ینی زۆربەی تووشی فەقەرات بووە زۆربەی تووشی سەوەفان بووە بۆیە ئەو یاران چاڕادێ ئەوان دوورە لێوە و وڵاتانی درەوە نییە هەندێک کەس ئەڵێن ژنان و کچانە گەڕوو لەم یاریە بکەن ئونوسێتی خۆیان لە دەستیان
جنسێتی خۆیان لە دەست بن نووسێت ینی ئەوەی کە ژنیەتی خۆیان لە دەست بێگومان ئەو شتێکی زۆر هەڵەیە تەنها کاتی ئەوڕ ئەدا کە تۆ دەرزی بەکار بهێن تۆ هۆرمۆناتی نێرینە بەکاربێنی تێسەسڕۆن بەکاربێنی کۆمەڵە دەرزی هەیە هۆرمۆنات ئەو کاتە ئەوڕۆک ئەوانە بەکاربێنی ئەگینا تۆ یاری ئاستن بکەیت و یان مەسل یاری لە جوانی بکەیت و پرۆتین بەکاربێنی ئەمە هیچ کێشەیەکی نییە زۆریش باش و بەسوودە بۆ ئافرەتان بەڵام ئەگەر کۆمەڵی ستیرۆیت هەیە ئەوە بەکاربێت ینی تاواکەی خۆراکی و بابەتی پرۆتین و هۆرمۆناتومانە بەکار نایەنن ئێوە با ئێمە تاواکەرە خۆراکیەکان بەکارهێنین بەڵام من خۆم و زۆربەی ڕاهێنەرەکانیش دەرزی بەکار ناهێنین بە هیچ جۆرێک چکە کاریگەری زۆر لە ئافرەتەکە ئەی پرۆتین بەکار بەڵێ پرۆتین بەکارهێنی زۆر ئاساییە زۆریش باشە ئەی ئەو بابەتانەی کاڵێن بۆ پێدانی ئینێرجی وزەیە پری وەرکاوتەکانی مە زیاتر لە کاتی توڵای بەکارێنین ئافرەتان چکە پێویست ناکات هەمومیشە بەکاری بێنی چکە زیاد بەکارهێنانی ئەو پریۆرکاوتانە بێگومان کاریگەری لەسەر پێست و لەسەر قژە بێت لەسەر دروستبوونی زیبکە بۆیە باشتر تەنها لە کاتی پاڵەوانتەکانە بەکاربێت تەسیل لە جسمتان ناکات لە لاشەتان بە شێوەیەکی گشتی قوتە ئااتێ بەڵام وتم هەنێ جار زیبکە دروستەکان لەسەر پێست ینی بۆیە باشتر تەنها بەڵام پرۆتینەکان بەعام هیچ کێشەیەکی نیە و زۆریش باشە بەڵام مەرجێ پرۆتینێکی باوەڕ پێکراوە بێت ئەوەی ینی لای خۆمان لە هۆڵەکان هەیە ئەبێت جیاب کرابێتەوە ئەمە بۆ ژنان تایبەت بە ژنانەوەمە بۆ پیاوان خۆی سەپڵمنتی تایبەت بە ئافرەتان بێگومان هەیە ئافرەتان بڵین ئەوە هەیە بەڵام خۆمان زیاتر بە ئەشوایی کێشەی نییە هەمووی هەر شتە بکەێتە بەدەستمان بەکارێنە کوردی خۆمان بەعام ئەو کێشەی هەیە باش کاتم زۆر کەم ماوە تۆمەحت بۆ داهاتوو ینی خەونە چیە لە داهاتوە بەرنامەت بۆچی داناوە بێگومان ئیشەڵڵا بەنیازم وەکو دادوەری نەدۆڵەتی دەست بەکار بکەم بەشداری پاڵەوانێتی دەروی وڵات بکەم پاڵەوانتی ئاسیا شەڵاتە مهم ئایندێ هەر ئەوەیە کارت کردو بۆ ئەوانە بێگومان بڕواناوی نێودوڵەتیت هەیە بڕوانامەی عێراقم هەیە بەڵام بۆ نێودوڵەتی شەڵال ئایندێ بەشداریەکە خێزانەکەت هاوکارتن لەم بابەتانە بێگومان پاڵپشتمن ینی هاوکاریەکە لە چ بابەتێکە ئەوەی کە من جارێ مقابلێکی خۆتم خوێنەوە کە هاوسەرەکەشت ئێسەیەت یەکێکە لە یاریزانەکانت بەڵێ ڕاستە مدێک یاریزانی خۆم بوو ڕاستە ئێستا نەماوەڵات ئێستا ببوونی ئیش و کارەوە کەمێک یاریکردن تا بڕاوی شەڵا بەم نزیکان دەست پێکاتەوە ئەی دایک و باوت و ئەمانە پشتیوانگیرتن بۆ هاوکارتن لەو بابەتەیە لە نێودوڵەتی بوونەکەشە بەڵێ بەشانازیەوە پاڵەوانێتی نزیک نییە لە ماوەیە بەسکردنەوەی قورسایی یان کۆرۆناوە زۆر دواکەوتێکی نەقەرار بوو ئەم مانگی پێنج پاڵوانێتی بکرێت بەڵام بەبوونی ئەم نەخۆشیەوە بێگومان ئەوش دواکە بۆ ساڵی ئایندە ئەی بۆ ڕایەنەرایەتێکە هیچ بەرنمەیەک هەیە کە بۆ نمونە بەردەوام بیت لەسەرمان بابەت یان فۆکست زیاتر چێت لای بەرزکردنی قورسایەکە من فۆکسەکەم زیاتر لەسەر دادوەریە دادوەری بتوڵی لە جوانی کوڕان کە من حەکەمیشم لە پاڵەوانێتەکانی کوڕانە زیاتر فۆکس لەسەرەوەی کە گرنگی بەوە بە گرفتی نییە لەوەی کە بۆ نمونە ئەگەر ژنان دادوەری بۆ کوڕانیش بکەن وانە بێگومان لە هەموو جیهانە پاڵەوانتی ئافرەتان کە بۆی لەش جوانێکرێت پیاوان حەکە من تیاب بێگومان لە کوڕانی شاد ئەبێ ئافرەت حەکە بێ هەموو جیهانە بۆ شێوەیە لانی پەیوەندیدا لە حکوومەت وەزارەتی بە شولاوانمان ئێستا نییە هەرسە بە وەزارەتی لە جوانیمان هەیەکەتی لە جوانی سلێمانی زۆر هاوکارمان بووە زۆر پاڵشتی ڕاهێنەرەکان بوو ئەوان هاوکارتان بوون لە بابەتەکانیانی بۆ من دەستگرۆی تام بکەن بۆی کە خۆت هەڵێ منەمێت ڕاهێنەری بمە ڕاهێنەری نێودوڵەتیە بەشداری لە پاڵێنەتی نێودوڵەتیا بکەم بێگومانێکێتی لە جوانی سلێمانی زۆر هاوکارمان بووە زۆر ینی هاوکاری سەرجە پاڵەوانان بووە لە هاوکارەکان لە چیە ینی بابەتەکان چ کاراسانێکیان بۆ کردن بۆ بتوانەوە بابەتانە بەدەست بێن لە هەموو ڕێکەوە هاوکارمان بوون تەنان لەگە پێویستی کردبێت هاوکاری دارایی پاڵەوانی ئەوانی کە بەتنیازی پاڵەوانی دەروی وڵاتیش بوون ئەگەر پێویستیان بووە بێگومان هاوکاریان کرد ئەو دەرفەتتان بۆ ڕەخسێنراوە کە ئێستا تۆڵی بەنیازی بەدەستێنانی بڕوانامەی نێودوڵەتیم لە ڕاهێنەری لە جوانی ئەو دەرفەتتان بۆ ڕەخسێن لە داوەری لە جوانی بێگومان ئینشاڵڵا لە ساڵی ئایندەیە ڕەنگە پاڵەوانی خولی داوەری بکرێتەوە نێودوڵەتی بێگومان ئەو کاتە نیازم هەیە بەشداری بکەم لە ناو عێراقاوە ئەبێت یا لە ناو عێراق شاکەت و لە دەرەوەش ئەکرێت بەڵام ڕەنگە ئێمە لە دەرەوە بەشداری پلەکانی جیاوازن وەکوی بێگومان ABC هەیە ئەی بەرزترینیانە باشە زۆر سپاس بەڕێز سانە ساڵح ڕاهێنەر و دادوەری لە جوانی سپاس بۆی تەوری بەرنامە لەگەڵمانە بوو سپاس بۆەوەی کە تاو کوێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم وەرگە و بابەتەکانی بەنامەی مرۆوان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ